بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان کە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کا جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. زۆر سپاس خۆشەویستانم، سڵاوی خوای گەورەتان لێبێ و ژیانتان هەمیشە ئارام و دەروونتان ئاسوودە بێ. خۆشحاڵین لە بڕگەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیدارەوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول وەرگیراو بێ و خوای گەورە بیکاتەمای ئارامی دەروون و کۆمەڵگەیەکی پێکەوە نووسا و پێکەوە ژیا و ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵان و پاراستنی مافەکانیانە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پاراستنی ڕێز و شکۆ و مافەکانی منداڵ. تەوەری دووەمی بەرنامەکەمان دەڕازێنینەوە بە خوێندنەوەی بەشێ لە شیعرەی شاعیرانی کلاسیک. تەوەری سێمی بەرنامەکەمان ڕاگررتنی دڵی هەژاران و خۆشویستن و یارمەتیدانی هەژارانە. تەوەری چوارم بڕگەی کابانی ماڵەکە ڕۆژانە خات و فەزی لە جەمال پێشکەشی دەکات لەگەڵ کۆمەڵێ ڕاپۆرت و زانیاری بەسوود کە ئومێدەکەین جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. بەر لە هەر شت دەچینە لای مێژوە گرنگەکانی ئەمڕۆمان. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم، بەهۆی کێشەیەکەوە مێژووی ئەمڕۆمان ئامادە نیە. پاشتر دێینەوە لای ئەو مێژوە گرنگانە. شەیدا ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانە. قسەی جەنابەت بەر لە بەرنامەکە و هاتنی میوانەکە چییە لەسەر ئەم ڕۆژە و پاراستنی ماف و شکۆی منداڵ؟ پێویستە کە لەم ڕۆژەیە ڕێز لە باهەکانی مناڵ بگیرێت بۆ ئەوەی فێر بێت کە ڕێزی بەرامبەر ڕابگرێت و ئەدەب کە گرنگترین ڕێنماییە بۆی فێری مناڵ بکرێت. پێویستە فێر بکرێت کە ئەدەبی بەرامبەری ڕابگرێت و ڕێز لە خۆی گەورەتر بگرێت و کۆمەڵک شتی ترەکە هیوادارین ئەمڕۆ لەگەڵ میوانەکەمان شوێنوکەی بکەین و قسەی زیاتری لەسەر بکەین. زۆر جار دایک و باوک ئەوەندەی شانازی بە جلوبەرگ و بۆمنە ئاڵتون و ئایپاد و ژووری جای مناڵەکانەوەکەن نیو هێندلەوە چێ ینی بە شانازی بە زیرەکی و بە پەروەردەی ڕەسەنیەوە ناکەن. بۆ منە زۆر جار پێمان وایە ئەرکی دایک و باوک بە خێوکردن و گەورەکردنە نەک پەروەردەکردن و ڕاهێنان و وەکۆڵێ ئاڕاستەکردن. پەروەردەکردن پێش هەموو شتێکێکە ئەبێت دایک و باوک هەوڵ بدەن پەروەردەیەکی دروست تەندروست بۆ منداڵەکەیان بکەن بۆی فێر بێت کە چۆن ڕەفتار لەگەڵ بەرامبەریدا بکات و چۆن بتوانێت هاوکاری دایکی بکات لە کۆکردنەوە یاریەکانیدا و چەنەها بابەتی گرنگی تر. تۆ بۆ پەروەردەی منداڵەکەت چیت کردویانی؟ بۆ نمونە ئایا میکانیزم و نەخشە ڕێگا و بەرنامەی تایبەتی پەروەردەکردن هەیە؟ هیچ وەکوی خۆم کە پەروەردەی بکەم ڕێز لە باهەکانی ئەگرم، ڕێز لە بۆچوونەکانی ئەگرم. سپاس بۆخوا تا ڕادەیەکی زۆر باش، کچەکەم زۆر عاقڵە لە ڕووی پەروەردەیەوە، پەروەردەیەکی زۆر باشی هەیە. ئەوەش نەبێت کە بڵێم وەسفی خۆم بکەم لە هاوکار ینی تا ڕادێکی زۆر باشیش هاوکارمە لە ماڵەوە بۆی شکارەکان گوێڕایەڵە بۆ ژووری خۆی منداڵی وهەیە کە نازانێت جلوبەرگی خۆی کۆ بکاتەوە یاریەکانی کۆ بکاتەوە و هەروەها ڕێزی بەرامبەر ناکرێت. بەڵام سپاس بۆخوا ئەوەی من لە هەموو ڕێک زۆر باشە. تۆ چۆنی؟ ژار من هێشتا بچووکە 2 ساڵ، بەڵام زیاتر پێم وابێ پەروەردەکردنی منداڵ زیاتر ئەکەوێتە ئەستۆی دایک بە حکمەوەی کە منداڵ زیاتر لەگەڵ دایکایە لە ماڵەوە کەمتر باوک لەگەڵ یایەتی. ئێستا من چووکە خۆم لە ماڵەوە هەم قورئان و کتێب و شتە خوێنمەوە ئەویشی وایەتێتی. اینجا بە پیادە لە ماڵەوە کە کتێبە خوێنمەوە ئەویش ڕێکی وایەتەوەی وەربەکوم وەرزش زیاتر بەگوێی ڕێگەکانی تۆ گرێتە بەروەرەوەی ئەستەکەم ینی حەزەکە تۆ زەینی سەرنجی من بەلای خۆیان ڕاکێشێ. بەڵێ شەیدا وا دیارە راپۆرتێک لەسەر ڕۆژی جیهانی منداڵان سامان فەتاح بۆی ئامادە کردوین لە شاری هەڵەبجەوە. ئەگەر ئامادە بێ بینەری ئەو راپۆرتە بین پاشتر دەچینە لای میوانەکەمان. شش سەرەتی هاوڵی خودی لەسەر کوڕی جار دوای مانگێک لە دانی شەکە توانیان شاری حیمەس ڕزگ بیخ لەمڕەوی
سەوتش نییە نازانم. خۆشەویستانم دووبارە سڵاوتان لێبێ. ئەمڕۆ دیاریکراوە بە ڕۆژی جیهانی منداڵان و پاراستنی مافەکانی منداڵ ساڵی 1952 یەکی حوزەیران واتە یەکی 6 دیاریکراوە بە ڕۆژی جیهانی پاراستنی مافەکانی منداڵ و لە 42 مافدا باز لە ماف و سەروەری و ڕێز و شکۆی منداڵ کراوە بۆ قسەکردن لەسەر گرنگی منداڵ بۆ ژیانی ڕۆژانەمان و پاراستنی مافەکانی وەزانینی ئەو مافانەی کە پێویستە دایک و باوک هۆشیاریان هەبێ بەرامبەر بە منداڵ وە کۆمەڵگە و تاکەکانی خێزان. میوانداری زۆر بەڕێز مامۆستا تاریخ نەجیب توێژەری کۆمەڵایەتی دەرونیمان کردووە. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ جانابتان زۆر بەخێر بێ. ئەگەر سەرەتا پێمان بڵێ بزانین دایکان و باوکان چۆن پەروەردەیەکی تەندروستی منداڵەکەیان بکەن، چۆن فێری ئەوە ببن کە زانستیانە پەروەردەی منداڵەکەیان بکەن. بەناوی خۆی گەورە بە بۆنەی ئەم ڕۆژەوە پیرۆزبایی لەسەرجەم مناڵانی دنیاکەین لە هەر شوێنەکان و لەخوا خوازین کە لەمڕۆ بە دواوە هیچ مناڵێک ئازار و ناخۆشی و نەخۆشی نەیەتە ڕێگەی، چونکە شایانی ئەوەن ئەو دنیا پاکە ئەو سەرەتا ناسکە شایانی ئەوەن کە بە دوور بن لەو بەڵاو ناڕەحەتیانە. گرنگترین شتێکە بۆ منداڵ بکرێت بریتە لەلایەنی پەروەردە و یەکەم کەسیش کە بە ئەرکی پەروەردەی هەڵاسێت بریتێ لە دایک و باوک بەرپرسیارەتی یەکەمیش هەر لە ئەستۆی ئەوانایە. جا بۆ ئەوەی ئەم مافاکە مافی منداڵیشە بێ دایک و باوکی پەروەردەیەکی جوانی بکات، پەروەردەی شیری، پەروەردەی دەرونی، پەروەردەی ڕەفتاری، بۆ ئەوەی بتوانێت بەم ئەرکەی خۆی هەستێت، ئەرکی خۆی بەرامبەر بە منداڵەکەی جێبەجێ بکاتەوە. ئەم مافە بە مناڵەکە با پێویستەکە دایک و باوک پەروەرشیار بن و بزانن چۆن پەروەردەکەن. لێرەوە ئەگەینە ئەو ڕاستیەکە پەروەردە زانستە ئەبێ فێر ببی وەکو هەموو شتێکی تر، چۆن ئەمڕۆ لە دنیای هەموو شتەکان مرۆڤ لە ڕێگەی خوێندنەوە، لە ڕێگەی سەرنجدانەوە، لە ڕێگەی تاقیکردنەوە فێر ئەبێ، پەروەردەش بە هەمان شێوەیە. ئەنی دایک و باوکێ بۆی بتوانن پەروەردەیەکی باش بکەن هەر لە خۆیانەوە ناتوانن. هەموو دایک و باوکێ ناتوانێت پەروەردەیەکی باش بکات، هەموو دایک و باوکێک ناتوانێت مافی مناڵەکەی لە ڕووی پەروەردەکردنەوە بات، بۆ چونکە پەروەردە زانستە. ئەبێم زانستە فێر بێت، جایتر چۆن فێر ئەبێت وازەحا بەشێکی لە ئەو ڕێبازە پەروەردەیانی کە دایک و باوک هیچ ڕێگەیەک هەیە کە دایک و باوک بگرێتە بەر بۆی پەروەردەیەکی تەندروست پێشکەش بە منداڵەکەی بکات. ڕێگە زۆرە بۆ وەکووتمان پێشابێ خۆی فێر بێت، ینی سوراحەیەکە تا خۆشتیانە بێ ناتوانێت ببەخشەیەکە لەو ڕێگەیانی کە ئێمە پەروەردەکردنی باشی لێوە فێر بووین. ئەو ئەزمونەیە کە لەگەڵ دایک و باوک و خێزانەکانی خۆمانە هەمانە کاتێ لەوان مامەڵەیان چۆن بوو لەگەڵ ئێمە لە قۆناغەکە کە ئێمە منداڵ بووین کە گەورە بووین مناڵە بچووکەکانی خێزانەکانمان بینی کە دایک و باوکمان چۆن لەگەڵ برا بچووک و خوشکە بچووکەکەمانە مامەڵەیە کرد. بەشێکی پەروەردە لە ڕێگەی ئەم نەقلبوونی کولتوریەوە بۆ ئێمە ئەگوازرێتەوە، دایک و باوک پەروەردەی شتە جوانەکان ئەگوازێتەوە بۆ مناڵەکە. بەشێکی تریشی زانست ئەڵێ لەبەر ئەوەی مرۆڤ بەردەوام ئەگۆڕێت و بەپێی تەمەن بەپێی سەعات ئێمە گۆڕانکاری بەسەر شێوازی بیرکردنەوەمان، بەسەر ناخمان، بەسەر ژیانمانایەت، کەواتە هەموو ساتێکی نوێ پێویستی بە پەروەردەیەکی نوێ هەیە. ئەم پەروەردە نوێیە ئیتر من لە باوکمەوە ناتوانم وەری بگرم، لە دایکمەوە ناتوانم وەری بگرم، لە ئەزمموی ڕابردووی میلەتەکەمەوە لە ڕووی فەرهەنگی و پەروەردەکردنی منداڵەوە نابێ وەری بگرمەوە. زانستی تازە ئەبێ سەبارەت بەو شتە تازانەی کە ئێنە کایەوە بۆ منداڵ ئەبێ بدوێن و ئەبێ لەوێەوە فێر بین. بۆ ئەمە باش وایە ئێمە بگەڕێنی تر سەرچاوەکان زۆرن، بەشێکی لە کتێبەوە مرۆڤ فێرە بێ، بەشێکی لە پرسیارەوە فێرە بێ. ئەمە ئەگوازیتەوە بۆ مناڵەکەت، ئەوەی کە فێر ئەبێ لەسەر مناڵەکەت ڕاستەوە خۆتۆ جێبەجێیەکە. هەروەک چۆن مامۆستایە کاتێککە ئەچێت وانە بە قوتابیەکانی ئەڵێ پێشتر مامۆستا نەبووە لە زانکۆ ئەمە قوتابیە بە زانستی وەرگرتووە، کاتەیە دەچێتە پۆلەوە ئەوەی کە فێر بووە ئێڵێتەوە و ئەمە ئەگوازێتەوە بۆ قوتابیەکانی و لە بەرەنجامی ممارەسەکردنیشەوە تێئگات چەنەی لەمە گونجاوە کاریگەری هەیە، کام ڕێگە کاریگەری زۆرترە، کامەیان
کاریگەری کەمترە بۆ ئەم جۆرە لە مناڵ چه جۆرە ڕەفتارێک وردەورە لە ڕێگەی ئەزمونەوە تێگات کە ئەم زانستەشی کە پێێتی گونجاندنێکی ئەوێ لەگەڵ ئەو بارودۆخێکەوە منداڵەکە هەیەی کە حتا ڕێگەیەکی باش بۆ پەروەردەکردن بریتێ لە گواستنەوەی ئەو ئەزمونە پەروەردەی کە دایک و باوکەیەتی بۆ مناڵەکەەوە خۆ بە بەرپرسیان لی ماسە تاریخ نەتەوەی گرتوەکان دەڵێن تا تەمەنی 18 ساڵی پێی دەگوترێ منداڵ و پێویستە تەعاملی منداڵی لەگەڵا بکرێت کامانن ئەو مافانی کە پێویستە دایک و باوک شارەزا بن و هۆشیاریان هەبێت لە بەر منداڵەکەیانەوە مناڵ مافی زۆر زۆرە بەڵ ئەکرێ بەشیکەین بەشێکی مافی ینی ژینگەیە هەر مناڵە پێشەوەی تۆ کار لەسەر عقلی بکەیت کار لەسەر دەرونی بکەیت کار لەسەر ڕفتاری بکەیت ئەم مناڵەکە هاتە دنیا کۆمەڵە مافی مادی هەیە لە ڕووی زەمینە سازی ژینگەی و لایانی تەندروستیەوە بۆ ئەم مناڵە ئەبێ دایک و باوک فەراهەمی بێنن ئەم مناڵە لە ژینگەیەکی پاکە بەخێو بکەن ئەو ژوورێک ئەم منداڵی تیا پاک و خاوێ ینی هەندێک لەو بابەتانە زۆر پێویستی بە سەرمایە و بە پارە و بابەتانە نییە ئەرکی مافی ئەم منداڵەیە لەسەر ئەم دایک و باوکە پێویستەکە منداڵە خواردنی هەبێت پێویستەکە منداڵە خواردنەوەی پێویستی هەبێت پێویستەکە شوێنی پشودان و ئیسراحەتی هەبێت پێویستەکە چاودێری تەندروستی هەبێت ئەمانە مافی منداڵن لەسەر دایک و باوک کە هەندێکیان دایک و باوک ڕاستەوە خۆخۆی ئەتوانێت جێبەجێ بکات هەندێکی کەشی دەوڵەت بەشداریەکە لەگەڵ دایک و باوکە بۆ پێدانی ئەم مافە بە منداڵەکان ئێستا بۆ نمونە پاراستنی مافی چاودێری تەندروستی بۆ مناڵ دایک و باوک چاودێری لانی تەندروستی مناڵەکە یەکەن بەڵام بەشێک لە ئەرکە دەوڵەت لە ئەستۆی ئەگرێکە ئەم منداڵە کوتانی هەیە منداڵە چەند مانگ جارێک چوونە لای پزیشکی هەیە و ئەو پێداویستیانی کە بۆ منداڵێک پێویستە لەو سەرەتای تەمەنیەوە بە دوور بێ لە گرفتی نەخۆشی شەلەلەکان بە هەموو جۆرەکانیەوە ئەمە ئەبێتە ئەرکی دەوڵەت ئەمە بەشێکێتی لەو مافانەکە لەوچە هەموو دایک و باوکی بزانێ مناڵەکەی پێویستی بە خواردن و خەوتن و شوێن و جلوبەرگ و لانی تەندروستی هەیە کە بیپارێزە بەشێکی کەی مافی مناڵ لەسەر دایک و باوک بریتێ لە ڕێزگرتنی ئەم منداڵە وەک ئینسان ینی وەکو ئینسان ڕێزی هەر لەو دقیقەیەتە دنیاوە احترامی مرۆڤێکی لێ بگری ڕێزی مرۆڤێکی لێ بگری وا سەیریکەی سبەی ڕۆژ ئەم مرۆڤ ئێستا پێکاتەکانی مرۆڤێکی تەواوی تایە جستەیە ژیریە بەس گەشە ئەکادەمە سبەی ڕۆژ ئەمە مرۆڤێک دەرەچێ یاوتانە کۆمەڵگا بەرەو کاولی و تێکچوون ئەبایە ئەوەتە بە پێچەوانەکەیەوە ڕێز لە هاتنە دنیای ئەم منداڵە بگیرێت و بە شکۆوە سەیری بکرێت و گەورە ببینرێت و هەموو احترامی ئینسانێکی گەورەی لێپاوە ژیانی بپارێت ڕێز لە بۆچوونەکانی بگریت لەو کاتێک کە ئیترە بێتە خاوەنی بۆچوونە بێ ڕێز لە بۆچوونەکانی بگری بەڵام کاتێک کە سەرەتایە ڕێزی لێ ئەگری وەکو ئینسانێک کە هاتوۆتە دنیاوە وردەوردە بەرەوە ڕواکە بێتە خاوەنی بۆچوونی خۆی خاوەنی ینی کاریگەری خۆی لە کۆمەڵگایە هەبێ ئەم مافێکە کە مافی مناڵە لەسەر دایک و باوک ڕێزی بگرێت گاڵتەی پێ نەکات ناڕزایی لە بەرامبەر هەبوونی ئەم دەرنەبڕێت نەی ینی خواستی مردن و هەیە لە ناوسکی دایکە محاولەی کوشتن و ئیجاڵەکە و جاری واشەیە ئەم مناڵە ئەکوشرێت جا مەرجنێ لەنی دایک و باوکیەوە لە ڕێگەی شەڕەوە لە ڕێگەی قات و قڕی و برسێتەوە مافی ژیان لە منداڵە سندێتەوە لەبەرەوە بێ مافی ژیانی ئەم منداڵش پارێزراو بێ و کەرامەتی پارێزراو بێ و بەشێکی زۆری تری مافەکان پەیوەندیان بەلایەنی ژیری ئەم مناڵەوە هەیە کە دایک و باوک بەرپرسیارن لە پەرەپێدان بە توانای بیرکردنەوە و لایەنی ژیری ئەم منداڵە چونکە لە دوا جارە ئەوەی کە بڕیارە ئەم مناڵە چۆن هەڵسو و کەوت بکات لەگەڵ تێگڕای ژیان و دایک و باوکی و خەڵکیا بریتێ لە ئەوەی کە لە دەماغ و مێشکی ئەوە هەیە و شێوازی بیرکردنەوەیە ڕاستە شوێنی نووسنی بۆ دابین ئەکات یاری بۆ دابین ئەکا شیر و خواردنی بۆ دابین ئەکا ژوورێکی بۆ دابین کردوەتیایە ئەنوێ بەڵام دوایی ئەوەی کە بڕیارە چۆن لەگەڵ هەموو ئەمانە و دنیا مامەڵە بکە بریتێ لە شێوازی بیرکردنەوە دایک و باوک کەم لە مافەیە تەرکیزیان لەسەرەتی کامە مافێکی سەرەکی مناڵە کە دایک و باوک بەرپرسیارن لە پەرەبێدان بە توانای بیرکردنەوەی مناڵ و فێرکردنی ئەوەی کە بتوانێت چاک و خراپ لە یەکتر جا بکاتەوە توانای بڕیاردان لەوەی کە کام یەکێک لەمانە ئەکات زۆر باشە مامۆستا چۆن مناڵ فێری ئەوە بکەین کە لێبوردەیی هەبێت بە تایبەت بەرامبەر بۆ کەسانی کە لە خۆی گەورەترن کە لێبوردەیی بنوێنێت بەرامبەریان لێبوردەیش وەکو هەموو قێمەکانی تر ئەرکی دایک و باوکە بیچەسپێنە لە مناڵەکە یا سەرەتا بۆەوەی فێری بکات پێویستەکە دایک و باوکە کە خۆیان لێبوردە بن نمایشە جوانەکانی لێبوردن لەو ماڵەیە بکرێت کە ئەم مناڵی بینێ یەکەم ئەکتەر دایک و باوکی خۆی ئەبینێت باوکی کەم تەرخەمە دایکەکەی لی ببوورێ دایک کەم تەرخەمە باوک لی ببوورێ دایک و باوک بەرامبەر براو خوشکە گەورە و ئەوانە یەکەم شت کە مناڵ لێوەی فێرە بێت چاوێتی ئەوەی ئەی بینێ ئەبێتە فکر لە لای ئەبێتە خوو ئەبێتە ڕەفتار ئەبێتە نەریت لە لای دوایی بۆ چەسپاندنی ئەوەی کە بینیوێتی پێویستی بە گفتوگۆ و قسەکردن هەیە ئەو پێش ئاوێنەکانە بینێ کە لێبوردەیی چییە
چ نەتیجەیەکی هەیە چ تام و چێژێکی بەخشیوە چ ئاسوودەیەکی ماڵی ڕاگرتووە دواتر لەسەر ئەم بابەتە ئەکرێ دایک و باوکەکە مناڵەکە پەروەردەکەن لەسەرەوە پێی بڵێن ئێمە مرۆڤ مناڵەکان کە پێکەوە ئەژین بەریەکەوتنمانەوە هەموو مناڵێک ناتوانێت بێتە خاوەنی هەموو شتێک ئێمە پێویستمان بە یەکتر هەیە تۆ بۆ یاریکردن پێویستت بە هاوڕێکەت هەیە تۆ یاریەکەت هەیە ئەتەوێ یاریەکە دەستکەوێت پێویستت بە باوکت هەیە ئەم یاریە برایەکەت هەیە لەوە ئەچێ بەکاری بهێنێ لەبەرەوەی پێویستمان بە یەک هەیە کەواتە ئێمە لە کاتی پێویست ینی ئەو جێبەجێکردنی پێداویستیەکانمانە لەوە چ خواستەکانمان نێتە دی بۆ ئەوەی ژیانمان لێ تێک نەچێ بۆی بتوانین لەگەڵ بەرامبەرەکانمانە بژین ئەبێت چاوپۆشی بکەین لەو شتانێک لەلای ئەوانە بەرامبەر بە ئێمە ماستارێق راپۆرتێکمان لەسەر ڕۆژی گیانی مناڵان هەیە بۆمان ئامادەکراوە پێکەوە بینەری دەبین و پاشتر دێنەوە بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە گرنگ بینەرانی عەزیزم سامان فەتاح لە هەڵەبجەوە راپۆرتێکی لەسەر ڕۆژی گیانی مناڵان بۆ ئامادەکردین با پێکەوە بینەری بین. ئەمڕۆیەکی شاش ڕۆژی گیانی مناڵانە بەو بۆنەیەوە ڕێکخراوی نوێ ئاهەنگێکی خنجیلانەی بۆ مناڵانی شاری هەڵەبجە ڕێکخستووە بڕیار وایە چەندین بڕگەی تایبەت بە مناڵان و سرود و گۆرانی تێدا پێشکەش بکرێت. سەرەتا ئەمساڵ حەزمان کرد بە دەستپێکی ئاهەنگێکی خنجیلانە کە کەوتەیەکی شەشەوە ڕۆژی جیهانی مناڵان بۆ مناڵەکان دڵیان خۆشکەین بەوەی کە کۆمەڵێک خەڵات و دیاری و بابەت و بڕگەی جۆراوجۆریان پێشکەشکەین و مناڵەکان زۆر دڵخۆش بوون. بە خێراتتان دەکەم ئەمڕۆ یەکی شەشە ڕۆژ جیهانی مناڵانە و ئەمڕۆ پیرۆزبایی لە هەموو مناڵانی جیهانەکەم و بە تایبەتی مناڵانی هەڵەبجە بۆیە ئەمڕۆ لە ڕێکخراوی نوێ ئاهەنگێکی بچووکیان بۆ ساز کردین بە بۆنەی یەکی شەشەوە و هەندێک دیاری بچووکیان بەخشی بە مناڵەکە. هیوادارم کە هەموو مناڵێک کاتەکانی هاوینی بە فێڕۆ نایات و سەردانی دەورەکان بکات داواکاریم بۆ دایکان و باوکان ئەوەیە کە مناڵان نەیەنە بەر کارکردن و ئیشکردن و توندوتیژی و سپاس ڕێکخراوی نوێەکەین کەم ئاهەنگەی بۆی مەساز کرد بە بەخشینە هەندێک دیاری بچووکیش. وەرن بادیلانێکەین تێرتە سەری دنیاکەین دەیدەی پاڵم پێوەنن با بەرزتر ببمەوە بسمە ئەو دوو هەورەکان ئەستێرا بسنمەوە بلوانکی لێ دروستکەم تا بۆتانی بێنمەوە. ساڵانە لە ڕۆژی گیانی مناڵاندا چەندین چالاکی جۆرا و جۆر و ئانگی پێشبڕکێ بۆ مناڵان ساز دەکرێت هاوکات مناڵانیش لەم ڕۆژەدا بە بیستنی سرود و گۆرانەکانی تایبەت بە مناڵان دڵخۆش دەبن و هیوا و خەونیان ئەوەیە زیاتر گرنگیان پێ بدرێت و پەپولە ئاسا لە ناو باخچەی ژیان جوانەکانی سروشت ڕازاوەتر بکەن. سامان فەتاح تایبەت بە پەیامی ڕۆژ هەڵەبجە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان بەردەوام دەبین لەسەر گفتوگۆکانمان لەگەڵ بەڕێز مامۆستا تاریق لەسەر پەروەردەیەکی تەندروستی منداڵ و مافەکانی. مامۆستا تاریق دووبارە دوێمەلای بەڕێزت پێشتر باست لەوە کرد باس لە هاوڕێتی کرد چ تەمەنێک گونجاوە کە منداڵ تێکەڵ بە کۆمەڵگا بکەین و هاوڕێتی بکرێت. بۆ تێکەڵکردنی مناڵ هەر ینی بۆچی دایک و باوک پێویستەکایەک مناڵ زیاتری هەبێ چونکە هەموو مرۆڤێک بۆ ئەوەی فێری ژیان بە پێویستە لە تەنیشتیان مرۆڤێکی هاوشێوەی خۆی هەبێ کە لی تێبگا پێکەوە یاری بکەن هاوجنسی خۆی بێت مەبەستمەوەی وەکو مرۆڤ لەبەرەوە لە تێکەڵکردنی بە کۆمەڵگا ئیتر لەو کاتێک کە منداڵ پێ ئەگرێ و توانای بردنە دەرەوەی هەیە ئاشنا ئەبێ بە ئامۆزاکانی خاڵۆزاکانی پورزەکانی بەس ئەوەی کە بچێتە دەرەوە قۆناغەکان زیاتر دەستگای پەروەردەیەکان دەستنیشانی ئەکات مناڵ لە 4 ساڵەوە ئەچێتە باخچە کە لە باخچەیە ئەو مناڵە بە شێوەیەکی سەرەکی
ئاشنا ئەکرێ بە ئەو بابەتانەی کە لەو قۆناغەیە مناڵ توانای فێربوونی هەیە لەبەر ئەوە تەمەنێک نییە بڵێن لەو تەمەنەوە ئێمە مناڵ تێکەڵکەین بە کۆمەلگایاننا چونکە هەر ئەبێت تێکەڵ ببێ ئەو ممارەسەی ژیان لەگەڵ مرۆڤەکانی وەکو خۆیاکە لەگەڵ مناڵەکانی وەکو خۆیاکات بەس لە 2 ساڵی یەکەما زیاتر منداڵ لەگەڵ خێزانەکەی خۆیەتی لەگەڵ دایک و باوکی خۆیەتی ئەکرێت لە 4 ساڵیەوە بڵێنە قۆناغی کە دانراوە بۆی مناڵ بەسەر بەخۆ بچێتە دەرەوە دایانگەی لێلا بکە دایانگا ینی سنوورەکەی دیاریکراوە و مناڵەکە چاڵایکی و جوڵەی کەمترە بەس کاتێککە باخچەی ساوایان دانراوە بۆ 4 ساڵی کەواتە منداڵێک لە تەمەنی 4 ساڵەوە توانای ئەوەی هەیەکە پەیوەندیەکانی خۆی ڕابگرێت تێکەڵ ببێ بە سیستەم بتوانێت شت وەربگرێ بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و بتوانێت شتانی کە وەریگرتۆ ممارەسەی بکە لەگەڵ مناڵەکانی چواردەوریا بتوانیت ینی هەڵەکانی زیاتر بۆ ڕێبکەیتەوە تا موچێش لە پەیوەندەکانی خۆی بە شێوەیەکی باشتر وەربگرێ و لەبەرەوەی جەستەشی تۆزێک گەورەیە بێ و ماسوولکەکانی بەهێسترە بن ئەو قۆناغە ماخۆڵە مامۆستا هەندێک مناڵە بینین کە شەرمنە تێکەڵاوی زۆر درەن تێکەڵاوە بێت یان لە قوتابخانە هەستەکە مامۆستاکەی کە زۆر زیرەکە بەڵام توانای دەربڕینی نە یان ئەترسێ ترسێک لە گیانیاتی ئەبێ لەم کاتە ئێمە چی بکەین چۆن ئەو منداڵە ڕابێنین کە ئەم شەرمەی بشکێن ئەم ترسی بشکێن بەشێکی گەورەی ئەرکەکەکەوێتەوە سەر دایک و باوەکە گفتوگۆی بەردەوامی لەگەڵا بکەن بە احترام و گوێ لە ڕاکانی بگرن نەیشکێنن کاتێکە بە هەڵە قساکات کاتێک بانگی ئەکەن و بەسەرکزی جوابەیاتەوە زۆر ڕخنەی لێ نەگرن بۆ دەنگی کزە بۆ شەرمنی بۆ وای جاری وایە مناڵەکە حاڵەتی شەرمۆک و شەرمنی تیان نیە بەڵام شەرم ئەکات لە دەنگ هەڵبڕین لە جوابانەوەی دایک و باوک ئەوە ڕۆڵی ئەوانەکە بیکەنە مناڵێکی شەرمنیان لەو حاڵەتە دەری بکەن ئەکرێ گوێی لێ بگرن بڵێن دەنگەکەت خۆش بۆ حەزەکەم جارێکی کە بیبیستمەوە لەبەرەوە ئەرکی یەکەم دایک و باوکارکی دووەمیشکاکەوێتە سەر قوتابخانەکەی بریتێ لە بەشداری پێکردنی مامۆستاکەی لەو کاتێکە مامۆستا هەستەکە تەمەن لە زانستی دەروون ناسیە بابەتی زۆری تایە لەسەر فروقی فەردی جیاوازیە تاکە کەسیەکان مناڵێک صفەتی قیادی تایە و قسەکە و دیفاع لە خۆیەکە مناڵێکی کەتەیە بەعکسەوە بەردەوام پێویستی بەوەیە کە بیپارێزی لەسەر پێی خۆی ڕابۆستێ مامۆستابێک کەسایەتی مناڵەکان بناسیە مناڵێک کەوا شەرمنە بەشداری زیاتری پێەکەی لە کاری گروپی نابەکارێنی کاتێکە هەڵ ئەسێت ئەوێ شتێک بڵێت بەشداری بکات هەست ئەەکەی نیوەی بۆ ئەوترێ نیوەکەی کە تۆ خۆت یارمەتی ئەی هەنگاوێکی کەمیناوە دەستخۆشی لە یەکەیت ئەو کات ڕخنەی زۆر لێ ناگری لەسەر ئەو بابەتانی کە ناتوانێت تەواوی کە لە بەرەنجامی شەرمکردنەوە لەسەر ئەو شتانی کە بەشداری کردووە دەستخۆشی بۆ ئەنووسی هەموو ئەمانە یارمەتی دەرن بۆ ئەم مناڵە کە بتوانانی ئەو شەرمەی بشکێنیت و بتوانێت لەگەڵ خەڵکا بدێ نەبوونی توندوتیژی و قڕەقڕ و شەڕ و فەرتەنی نێوان ژن و پیا و لە ماڵەوە بەتایبەت لە کۆمەڵگەیەمە تا چەند یەکێکە لەو مافانی پێویستە منداڵ هەیبێ و ئەگەر ژن و پیا و کێشەیەک نەبوونی مالیەیەک یان بۆ منە هەر کێشەیەکی ئابووری خێزانیان هەبێ پێویستە دوور لە چاوی منداڵ چارەسەری بکەن یان بۆ منە بە بێدەنگی و بە هێوری بۆی منداڵەکە کاریگەری لەسەر دەرونی دروست نەکە مافی منداڵە لەسەر دایک و باوک کە ئاسایشی خێزانی بۆ دەستەبەر بکات ینی چۆن وڵات ئەبێ ئاسایش ئەبێ تاوەکو مرۆڤەکان هەست بە ئارامی بکەن بۆ خێزانی شەروایە بۆ مناڵی شەروایە ئەبێ و دایک و باوکەوە ئاسایشە دەستەبەر بکەن بۆ مناڵەکە و هەموو شەڕ و پەشێویەکی ناو خێزان هەموو گرژیەکی پەیوەندەکانی نێوانژن و مێرد کاریگەری خراپی لەسەر مناڵە بێ زۆر زۆر ڕوونە و کاریگەریەکەی لە هەموو کاریگەریەکی خراپەی دەرەوە زۆر زۆر زیاتر ئەبێت چونکە مناڵ هەستەکە گەورەترین پشتوپەنای ئەو دایک و باوکێتی نزیکترین کەس لێ ئەوەیەتی پارێزەری ئەم مناڵە ئەوەیە هەموو هیوا و ئاواتەکانی خۆی بە دایک و باوکی خۆیان هەڵواسیوە ئێستا کابینێ ئەم دایکە لەگەڵ ئەم باوکە پەیوەندیەکانیان نادروستە ڕنگدانەوەی خراپی هەیە و بە تایبەتیش پەیوەندی نادروستیش نومەر بگاتە ئاسێکە بە قیژێنن بەسەریەکە و هەندێک جارش ئەم سنوورە تێپەڕێنێت کەش و هەوایەک بۆ مناڵ دروستەکە کە دڵنیایی نابێت غەڵەت تێگەشتنی لە ژیان بۆ دروستە بێ ینی دڵنیا نابێت لە مستەقبەلی خۆی دڵنیا نابێت لە ئایندەی دایک و باوکی دڵنیا نابێت لەوەی کە ئەم ماڵە بۆ ئەو شوێنە ئارامەکەیە دڵنیا نابێت لەوەی کە خەونەکانیەتە دی لە ژێر دەستی دایک و باوکێکە کە هەموو ڕۆژە شەڕیانەیە مناڵە کەی بچێ بۆ یاریگا کەی بچێ بۆ سەیران کەی بچێتە دەرەوە کەی چێ بۆ سەردانی خزمان چ کاتێکی هەیە بۆی لەگەڵ دایک و باوکە یاری بکات و پێ بکەنێ و پێکەوە کەش و هەوایەکی خێزانیان هەبێ لە نێوان ئەو جەنگەی ئەوانە ئەم بەردەوام هەست بە ترسەکە هەسەکان بە ترسێکی گەورەیە و دڵنیایی لەدەستەیە و جاری واشەیە بیسێ لە تەلەڤیزیۆنەکان لە دەرەوە مناڵەکە فلان ژمێرجیا بوونەوە ئەو شتە ڕوویە ئەو مناڵە دایک و باوکی لێ کاتێکە بینێ ئەمانە خەریکی ئەم بەزمەن نائارامێکی لەم ڕۆ بۆ دروستە بێت کە زمانی پێکەوەمانەوەی ئەم دوانە نییەکە شەڕەکەن چونکە هاوڕێکانی بینیوە کاتێکە شەڕیان کردووە بەعسیان کردووە لە یەکتر عاجز بوون
قسەیان لەگەڵ یەکتران نەکردەوە جاروەوە دوو هاوڕێوازیان هێناوە هەستەکە کە ئەمەش بۆ دایک و باوکی سروشتیە بۆیە زۆر جار ئەو وێنەیەتەوە پێش چاو هەست بە بێتاقەتی و خەمۆشی ئەکا لەبەر ئەوە ینی کاتێک کە باسی مافەکان ئەەکەین ئەکرێ بەم جۆرەش وردی بکەینەوە کە کاتێتەوە ئارامی خێزانی دابینکردنی ئارامی خێزانی بۆ منداڵ یەکێکە لە مافە بنەڕەتەکانی چونکە ئەو سێبەرەیە کە لە ژێر یا منداڵ گەورە ئەبێ و شتەکانی کە وەرئەگرێت یانی ئێستا تۆ کەسێک پێویستی بە وەرگرتنی عیلاجێکە هەبێ لەژێر چاودێری تەندروستی هەبێ لە ژوورێکی ئەوە هەبێ ینی هەموو زمینەی بۆ لەبار بێ بۆی ئەمە وەربگرێت بابەتە پەروەردەیەکانیش ئەوە هەموو بابەتێکی پەروەردەیی لە زمینەیەکی ئارامە وەرئەگیرێت دایک و باوکێکی ئارام ناتوانن مڵاڵێکی ئارام پەروەردە بکەن خێزانێکی پڕ کەواتە تا دایک و باوک زیاتر ڕێز لە یەکتر بگرن ئەو منداڵە زیاتر فێریەوە بێت کە ڕێزی بەرامبەر بگرێت یەکەم مامۆستای منداڵ دایک و باوکێتی و یەکەم شەڕەنگێزی کە لە مناڵە دروست ئەبێ بەرەنجامی ڕەفتاری دایک و باوک مامۆستا هەندێک دایک و باوک هەیە کاتێک کە شەڕەکەن ناخۆشی و ناڕەحەتی خۆیان بەسەر و منداڵەدا ئەتەقێنەوە ئەتواری ناشرینەکەن بەرامبەری قسەی نەشیا و ئەڵێن بەرامبەری تا حدێگاتە ئەوەی ئەڵێ ئەگەر تۆ نەبووتە من ئەمەم قبول نەئەکرد دوجار ئەمە دایکەکە قسە مناڵەکە لە ینی بۆی بۆ کۆڵی پەیامێ بگەێنێ بە باوکەکە ئەمە لە ڕووی دەرونیەوە چ کاریگەریەک لەسەر ئەم منداڵە دروست دەکات وڵا جا ئینسان دایک و باوکە شەڕەکەن خۆیان مجریمن کاتێکیش کە ئەم سنووری عاجزبوون و بێتاقەتەکانی خۆیان ئەڕوا بۆ ستەمکردن لە مناڵەکان دوو جار غەڵە دەکەن ئاسایی ئێمە بۆی واقعی بینیانی بەدەگمەن ژن و مێردەکە دەستەکەوێت لەو سەرزەوی خۆیان کە پرتەو بۆڵە و گلەی و دەنگ هەڵبڕین لە ماڵا ڕوونەیە بەس ئافرین بۆ ژن و مێردانەی کە هوەری بەڕێوەبردننی جەنگەکانی ماڵیانەیە لە بەرچاوی مناڵام جنگانە ناکەن لە کاتی تایبەتی ئایکەن مناڵ بەشداری پێ ناکەن نانکەنە بەشێک لە قەزیەکە تۆ ئەوان ناکەن بە تۆمەتبات ینی ژنەکە کەم تەرخەمیە مێردەکە شەڕ بۆ فرۆشێ بۆ مناڵەکە یان پیاوەکە کەم تەرخەمی هەیە بۆچی ئەمە بەسەر مناڵەکە ئەو مناڵە تێگام ینی زۆر جار باز لە بیرکردنەوە ئەکەم بیرکردنەوەی مناڵە گۆڕەکەم دنیا عەدالەتی تیان نییە ئەوەی لاوازە بێ بەژێر پێوە ئەوەی لاوازە باجی وەزعەکەیە لێرەوە تێڕوانینی خراپ بۆ ئینسانە مجریمەکان دروستە بێ هەر لە مناڵیەوە کە بۆیە پەلاماری هەموو دنیایەن وا هەستەکەم دنیا عەدالەتی تیان نییە بەس ئەگەر ئەم مناڵە هەستکە ئەمە کێشەیەکی تایبەتی نێوان دایک و باوکێتی و ئەم پارێزراوە لەم کێشەیەوە بەعەکسەوە ئەمەندە ئەو خاڵی کەوتم ئەمەندە ئەم منداڵە محتەرەمە و ڕێزی ئەگیرێ ئەم دایک و باوکە لەبەر خاتری ئەم منداڵە کێشەکەیان کەم ئەکەنەوە نەک ئەو بڵێ ئەگەر ئەم سەرخڕە نەبووە سە تەلاقمایە ئەوش بڵێ بەخوا لە بەرەوە نەبووە سەعاتێ لە لای تۆ دانا ئەنیشتم ئیتر ئەم مناڵە لەم بینە ئاستی بیرکردنەوە و شخصیت و کەسایەتی ئاستێک نییە بتوانێت تێبگا سڵحی بینی ئەم دوو تەڕەفە بکاوە تێژ ناگایانی بۆ ئەی ئەم نەما ئەگەر شەڕەکان تونتر بوو ئەگەنە ئەو لەحزەیەکە ئەگەر ئەمیش هەبێ لە یەکتر جیا ببنەوە لەبەرەوە بەڕاستی دایک و باوک ئەبێ کە مناڵیان هەبوو مامۆستا تارێخ قسەیەکەیە دەڵێ دایک و باوک زۆر بەلانە ئاساییە شەڕ و فەرتەنە و جنێودان و تونند و تیژی بەرامبەر بە منداڵ بکەن بەڵام ئەو سۆز و خۆشەویستی کە هەم بۆ لە نێوان ژن و پیاوە و هەم بۆ منداڵ ینی جۆی لە جۆرەکان دەری نابڕن بۆ نمونە پێشڕەوی ئێمە پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم ینی بە بەرچاوی خەڵکەوە ماچی حەسەن و حوسەین دەکات بە خەڵک دەڵێ من چی بکەم کە خوا ڕەحمی لە دڵی تۆ دەرێناوە کە دە منداڵ دێ ناتوانانی ماچی بکەی بە بەرچاوی هەموو هاوڵانیەوە دەڵێ بۆ من عایشەم لە هەر هەموو کەس خۆشترە ئەمە بەستمەوەیە دەربڕینی خۆشەویستی پیا و بۆ ژن بۆ پیا و لە بینی خۆیانە وهاندان بۆ توانە و بەهرە و لاتویەکانی مناڵ و ماچکردنی منداڵ تا چەند بۆونە پێچەوانەیەوەی بەم هەر باسی لایەنە سلبیەکانیش نەکەین ئەمە چەند گرنگە بوونی خۆشەویستی و ڕنگدانەوەی خۆشەویستی و محبەت لەنێو خێزانە لە گەشە و وەکۆڵێ بەردەوامبوونی ژیانی جوانی منداڵ کاریگەریەکی گەورەیە ئەو خێزانی کە ژن و مێردەکە تەوان منداڵەکە ڕووخۆشە گەشاوەیە هەز بە ئارامیەکە هەز بە متمانەکە توانای دەربڕینی باشە لە دەرەوە کەمتر شەڕ لەگەڵ مناڵی خەڵکیەکە توانای گوێگرتن و قسەکردنی باشە بۆ چونکە لە ژێر سێبەری خێزانێکایکە دوو کەسی محتەرەم دوو کەسی بەڕێز دوو کەسی ژیان ساز خەریکن پێکەوە ژیان ئەکەن و ئەمە قووەتێکی شخصیەتە بۆ مناڵی مەوتمان مناڵ سەرەتا سەیرەکە دایک و باوکەکەن بەڕێزەوە بانگیەکەکەن بەڕێزەوە گوێ لە یەکتر ئەگرن کێشەی گەورەش ڕوویاوە کاتێکە باوکەکەڵەوە بۆ وابوو ڕوونکردنەوەی لە دەی باشە و چاکتر بەزنی خرە شتێکی گەورەتر نەبوو ئەم مناڵەتی یەکاتەوەی کەوتان لێبوردەی لەکوێوە فێر بێ لەوێەوە فێر ئەبێ کە ئەم لێبوردەیە بکات لەبەر ئەوە شێوازی مامەڵەکردنی دایک و باوکوە نەرمونیانی خۆیان لەگەڵ یەکترا لە بەرچاوی مناڵە زۆر زۆر گرنگە لە بەرچاوی مناڵە بە احترام و بانگی یەکترەکەیت بەهێمنی بانگی یەکترەکەی تووڕە نابی لە یەکتر ئەمە ئەگوازرێتەوە بۆ منداڵەکە و ماچکردنی منداڵەکە
ئەوە واجبە ینی ڕۆژانە بەشێکە لەو چۆن شیری دێ خواردنی دێ پارەی تێ منداڵ پێویستی بەوە هەیەکە و بە تایبەتی لە قۆناغەکانی سەرەتای تەمەنیەوە کە بەردەوام ئەم منداڵە ماچ بکرێت پێی گەورە بێ پێی گەشاکە پێ دڵخۆشە بێ خۆ ئەویتر شتێکی کەینی وەری بگرێجگەلەوە دایک و باوک نابێ ڕەزیلیکەن و ناشوێت زیادە ڕەویتیا بکەن یعنی هەموو شتێک سنووری خۆیەیە بەڵام بەریەکەوتنی جستەی لەگەڵ مناڵە لە باوەشگرتنی ماچکردنی دەست بەسەرایەنانی دەستگرتنی و پیاسەکردنی بەیەکەوە دانیشتنی ڕوبەڕوو بەرامبەری جوێلەگرتنی وەکو ئینسانێکی گەورە پاداشکردنی لەسەر چاکەکان سزادانی بە شێوازەکەی خۆی هەستەکە گەورەیە چونکە تۆ ئەڵەی لەبەرەوەی ئەمەد کردو احترامە گرتووە بۆیە ڕاستیەکەیتەوە هەموو ئەمانە کاریگەرێکی گەورەی لەسەر دروستکردنی شخصێتی ئەو منداڵەیە. زۆر باشە مامۆستا تاریق دووە وتە چ ڕێنماییەکت هەیە بۆ دایک و باوکان بۆی بتوان بە شێوەیەکی جوان منداڵەکەیان پەروەردە بکەن؟ ئێمە دایک و باوک هەمومان لە خۆمان ڕازی نین یعنی ئێستا من بەدەستی خۆم بێ تاریقێکی کە پەروەردە ئەکەمەوە بەس ئەوەی کە لە بەردەستمانایە مناڵەکانین هەوڵ بین ئەوەی کە لە شخصێتی خۆمانە تەواونی ئەوەی کە ئێمە لە دەستمان چووە بەوانی ببەخشین و بە خۆش و هەموو دایک و باوکێکەڵێم پەروەردەکردنی ئەمڕۆ زۆر سەختترە لە ڕابردوو و بەڕاستی ئەبێ زۆر بە خەمی فێربوونەوە بین تا بتوانین بە باشی مناڵەکانمان پەروەردە بکەین بەم ئاستەی ئێستامانەوە ناتوانین بە تەواوی بەرپرسیارەتی پەروەردەکردنی مناڵەکانمان هەڵبگرین با بخوێنینەوە با گوێ بگرین با مناقەشە بکەین بە دوای زانستی تازەیە بگەڕین تاکو مناڵەکانمان ڕوبەڕووی چارەنووسێک نەکەینەوە کە نە ئەوان بتوانن لێ ڕزگار بن نە ئێمەش بتوان چارەسەر. دەست خۆش زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا زۆر سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ بەڕێزان ئێستاش تەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشین لەسەر ئەعجازی بەدیهێنان لە دیزایانی ئێسکی ڕاندال. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زۆربەی کات مرۆڤەکان باس لە پێشکەوتنی تەکنۆلۆژیا و زانست دەکەن. لە ڕاستیدا گەرورد ببینەوە هۆکارێکی ئەم پێشکەوتنانە بۆ تێڕامان و سەرنجدان لە دروستکراوەکانی پەروەردگار دەگەڕێنەوە کە ئامان شتێدا خزمەتی مرۆڤایەتیە. لە ئێستادا زانیاری ناو بەدیهێنراوەکانی سروشت لە چەندین بواری بیناسازی و تەنانەت پزیشکیشدا بەکاردەهێنرێت و زانایان بۆ پێشخستنی زیاتری تەکنەلۆژیا زانستێکیان داهێنا بە ناوی بایۆمیمیتیکس واتە لاسایکردنەوەی زیندەوەران لە سروشدا. زانەکان کاتێک ئامێرێکیان دروست دەکرد لە زۆر ڕۆوە دووچاری گرفت دەهاتن لەبەرەوە بیریان لە هاوشێوەی ئەو ئامێرانە لە دروستکراوەکانی بوونەوەردا دەکردەوە و ڕادەمان هەتا گرفتەکەیان بدۆزنەوە و بتوانن لە هەموو ڕۆکانیەوە لاسایی ئەو بوونەوەرە بکەنەوە و بە باشترین شێوە دیزاینەکەیان ئەنجام بدەن. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە هەموو بوونەوەرێک لە سروشدا بە ستەم و لە جوانترین و ڕێکترین شێوە لەلایەن داناترین و زاناترین بەدیهێنەرەوە بەدیهێنراون کە هیچ کەم و کوڕیەک لە دروستکراوەکانیدا نییە. ئاشکراشە هەر شتێکیش بە سیستەم بوو واتە لە خۆیەوەدا نەنرا و ڕێکخراوە با لێرەدا باسی ئێسکە پەیکەر بکەین کە لەو پەڕی بەهێزی و پتەویدا دروست کراوە هەتا بتوانێت لاشە هەڵ بگرێت و فەرمانی پاراستنی لەش و بەشەکانی بە باشترین شێوە بەجێ بگەێنێت. دیزایانی هەر ئێسکێک کاژماریان 206 ئێسکا لە مرۆڤدا بە جۆرێکە هیچیان لەوی تریان ناچێت و هەریەکەیان بۆ ئەرک و مەبەستێکی تایبەتی خۆی کە لەگەڵ لاشەدا بگونجێت دروست کراوە. لێرەدا ئێسکی ڕان وەک نمونەیەک وەردەگرین کە پێی دەوترێت فیمەر. ئەم ئێسکا بۆ هۆی تۆپێکەوە باتند و تۆڵی بە ئێسکی حەوزەوە نووساوە و بووە بەڕاگری هەموو ئێسکەکانی سەر و خۆی و یەکێکە لە هەرە ئێسکە پتەوەکانی ئێسکە پەیکەر و بەرگەی قورسایی زیاتر لە 1 تەن غرام دەگرێت. ئێسکەکان بەگشتی لا دوو بەشی سەرەکی پێکدەن بەشێکیان دیوی دەرەوەیەتی و پێی دەوترێت کۆرتیکال بۆن ئەم دیوا پێکاتەکەی ڕقە و چڕی زۆرترە بەشەکەی تری ناوی پێی دەوترێت سپانجی کۆن ئەگەر لەم بەشەی ناوە ورد بینەوە لە دیزانەکەی سەرسام دەبین و گەورەی ئەعجازی پەروەردگارمان بۆ دەردەکەوێت. بۆ نمونە لەگەڵەوەی بەشی ناوە ڕوبەرێکی زۆرتری ئێسکی داگیر کردووە بەڵام چڕی کەمترە و سوکترە و بەمەش قورسی ئێسک کەم دەکاتەوە و مرۆڤ دەتوانێت بە ئاسانی بیجوڵێنێت. بە پێچەوانەوە ئەگەر ئێسک وەکو ڕووکاری دەرەوەی پتە و ڕق بواە بەڕادەیە قورس دەبوو مرۆڤ نەیدەتوانی هەڵی بگرێت و جوڵەی پێ بکات. لەگەڵەوەی بەشی ناوە و چڕی کەمترە و بۆشایی زۆترە بەڵام بەرگەی زەبری زیاتر دەگرێت. ئەویش بەهۆی ئەو ئەندازەکاریە ناوازەیی لا دیزاینەکەدا ئەنجام دراوە با دروستکردنی ئەم بەشە لادەیان توڵی باریک و بچووک کە پێیان دەوترێت تێرباکڵی. بە جۆرێک هەریەک لەو توڵە بچووکانە لا شوێنی گونجاوی خۆیان دانراون و بە ئەندازەی پێویست چەمانەوەیان بۆ کراوە هەتا هەر زەبرێک بەرەو ڕووی ئێسک بێتەوە ئەوان زەبرەکە با شێوەیەکی ئەندازەی و ڕێکخراودا بەش بکەن و بەرگەی بەهێزترین زەبر بگرن. بەوەشکە ئەم توڵە بچووکانە ڕووبەرێکی زیاتری ئەسکیان داگیر کردووە بەرگەی زیاتری پەستان و شکان دەگرن. مرۆڤ دوای لێکۆڵینەوە لا بەدیهێنراوان بۆی دەرکەوت هەر یەکێکیان لە باشترین دیزایندا ڕێکخراون
لەبەرەوە هەوڵیدا ئەم دیزاینانە بۆ سیستەمی کارەکانی خۆی لا زۆربەی بوارەکانی بیناسازی و پیشەسازی و تەکنۆلۆژیا بگوازێتەوە هەتا باشترین دیزاین و بەرهەم پێشکەش بکات لەم نمونەی ئێسکی ڕانیشەوە کە باس کرا یەکێک لە زاناکان لە ساڵی 1950 کە زانای توێکاری بوو بە ناوی هێر مانڤۆن مایر توێژینەوەیەکی لەسەر ئێسکی ڕان لە جمگەی حەوزدا لە تاقیگەکەی خۆیدا کرد و پانەبڕگەیەکی لە ئێسکەکە وەرگرت لە ئەنجامدا دۆزیەوە بەرگەگرتنی ئەم ئێسکە بۆ بارستایە زۆرەکان بەهۆی ئەو تووڵە بچووکانەوەیە کە لە بەشی ناوەوەی ئێسکەکەدایە و بە شێوەیەکی ئەندازەی ناوازە دابش بوون و پێیان دەوترێت تێرباکڵی هەتا لە ساڵی 1966 ئەندازیاری سویسری و ماتماتیکزان کارل کولمان سەردانێکی ئەم زانایی کرد لە تاقیگەکەیدا سێری ئەو ئەنجامانەی کرد کە لەسەر ئەم ئێسکە کرا و سەرنجی ڕاکێشا و دەستی باوێنەکێشانی ئێسکەکە کرد و بۆی دەرکەوت نهێنی ئەم ئێسکە کە ئەو توانە زۆرەی هەیە وەک مێخێک لاشەی ڕاگرتووە بەهۆی ئەو تووڵانەوەیە کە بە شێوەیەکی ئەندازەیی دابش بوون بۆیە لە هەر تووڵێکی بچوو کۆڵیەوە و شێوە ئەندازەیەکەی دەرهێنا و وردەکاریانە باوێنە دروستکردنیەوە بۆ هەرێکێکیان هێڵێکی دانا هەتا دوای چەند ساڵێک ئەندازیاری بینەسازی بە ناوی گۆستایلڤ ئەڤڵ هەر لەو نەخشەی کە زانا کارل کولمان لە ئێسکیڕانەوە دروستی کردبوو دەستی با دروستکردنی بورجی ئێڤڵ کرد و لاسایی هەموو تووڵە بچووکەکانی کردەوە ئەو برجەی کە لە ساڵی 1970 دیزاینی دروستکرا و لە ساڵی 1970 تەواو کرا ئەو برجەی کێکێکە لە ئەندازکاریە سەمەرەکان و لە ناوبانگترین برجەکانە و دیزاینەکەی بە جۆرێکە بەرگەی بەهێزترینی باو لەرزەی زەمینی بگرێت. ئەگەر بڕوانینە بورجی ئێفڵ و بەراوردی بکەین بە تووڵە بچووکەکانی ناوی ئێسک دەبینین دیزاینەری بورجەکە تەنانەت لا شێوەی چەمانەوەکانی پەناڵەکانی بورجەکەدا لاسایی هەموو چەمانەوەی تووڵەکانیشی کردوێتەوە ئەمەش لە ڕووی ئەندازەییەوە سەلمێنراوە ئەو چەمینەوانە بەرگەی فشاری زیاتر دەگرن و کەمتر دەشکێن بۆ نمونە لا تونێلەکاندا بەشی سەرەوەیان بە چەماوەیی دروست دەکرێن هەتا پەستان لەسەر ڕووە چەماوەکەدا بەش بێت و تونێلەکە لە ڕووخان بپارێزێت. ئەندازیارەکان بۆیان ڕووبەوە کە ئێسکیڕان بە شێوەیەکی ورد و بیرکاریانە دروست کرا و هەموو تووڵەکانی بە شێوەیەکی ستونی بەیەکدا چووە ئەمە ژوای کردووە قورسایی ئێسک کەم بێتەوە و لە هەمان کاتدا لەو پەڕی بەهێزیشدا بێت کە بۆتە هۆی ئەوەی کە دیزاینێک لەسەر ئەم شێوەیە دروست بکرێت کە بورجی ئێڤڵە لە کۆتاییدا دەگەینە ئەو ڕاستی کە دروستکردنی هەر بەشێک لەم بوونەوەرەدا لەو پەڕی ئەندازەیی و ڕێکوپێکیدایە و با تەرازیوەکی یەکجار هەستیار ئەندازە و نەخشەیان بۆ کێشرا و هەرێکەیان بۆ مەبەست و ئەرکی تایبەتی خۆیان لەلایەن زاناترین و داناترین بەدیهێنراون بە جۆرێک لا بچووکترینیان تا گەورەترینیان ئاماژە بۆ یەکتایی خودای دانا دەکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەهێز محەممەد ساڵح بۆ ئامادەکردنی ئەم زانیاریانە لە گۆڤاری هەی. بەڵێ ئازیزانم شێدا دەست خۆش بێ دووبارە سڵاوتان لێبێ بێگومان هەمیشە خەڵکی ئێمە بە جیاواز یا بە بەراورد بە شعری هاوچەرخ و شیالە حوڕەکان چێژ و عەشق و خۆشەویستێکی بۆ شاعیرانی کلاسیک و گوێگرتن و لەبەرکردنی شعری شاعیرانی کلاسیک هەیە. تاکی ئێمە ئەوەندەی لە خزمەت مەحوی و وەفایی و بێخود و نالی و بێسارانی و مەولەوی و سەیدی و سافی هیرانیدا وەکو ئەڵێ جۆشدا دەمێنێ و گوێ لە شارەکانیان نەگرێ پێم وانە هێندە لە بەردەم شاعیرانی هاوچەرخ و شعری حوڕی ئەواندا بتوانێت بە جۆرێ لە جۆرەکان دەرونی ئارام بکایان بۆونە وێنایەکی خۆی لە شعری ئەواندا بدۆزێتەوە بۆ قسەک خوێندنەوەی بەشێ لە شعری شاعیرانی کلاسیک و ڕازاندنەوەی بەرنامەکەمان بە دیوانە بە پێزەکانی بەشێ لە شاعیرانی کلاسیکی ئێمە میوانداری زۆر بەڕێز خات و گۆنا مەحەدین میدیاکارمان کردووە زۆر بە خێر بێ و بەرنامەکەت ڕازاندەوە. بەر لەوەی هەر پرسیارێ بکەین پێمان خۆشە بە بەرهەمێک گەورەمان بکەیت و بەرهەمێکی یەکێ لەو شاعیرە بەڕێزانەمان پێشکەش بکەین. بەسەرچاو چاوت گەشت بێ هەمیشە. حەزرەتی مەحوی لایەکی لە شعرەکانی ئافەرمێ بەدەم مەوجی خوێنی ئەشکەوەم بڕوانە چۆنم بۆت دەروونم کەیلی زووخی دەرد و خەم بڕوانە چۆنم بۆت ڕەقیبی سەگ حەزی بوو کوشتمت سەیری کە چۆنی بۆم دوعا بۆ دەست و تێغت من دەکەم بڕوانە چۆنم بۆت بەغەداری نەوەک ناوت بەرن بم ئەنجنی قەت من شکاتی جەوری تۆ بەرکەس دەبم بڕوانە چۆنم
هەناسەی ئاگرینم بردەوە بەر تا دەروون سوود بەناڵە تا دڵت سەخڵەت مەدەم بڕوا چۆن بیان و بگرە شێوەی خۆت بشێوێنە بە من کوشتن وەها چاوی بەدت لێلا دەدەم بڕوا چۆنم بە ئاوی گریە هەردەم ناوی چاوم شوشتووە نەک گوێت بە خوێن ئاغوش دەبێت تۆ شاوەکەم بڕوا چۆنم بۆ بە ئاوی گریە هەردەم ناوی چاوم شوشتووە نەک گوێت بە خوێن ئاغوش دەبێت تۆ چاوەکەم بڕوان چۆنم بۆ غەمی خۆشی نییە مەحوی لە دڵیا هەر غەمی تۆیە لە عیشقدا دەکەم غەم بۆت بە غەم بڕوان چۆنم درود بۆ ڕۆحی شاعیری گەورە و لە لووتکە وەستاوی کورد حەزرەتی مەحوی جەنابی شدێندەی تر ئەو قەسیدەیە ڕازاندەوە و جوانترت کرد زۆر بەخێر بێ خات و گۆنە بەرنامەکەت ڕازاندەوە سوپاسدانەکەم زۆر بەخێر بێ بۆچی هەمیشە دەتبینین لە حزوری شاعیرانی کلاسیک و دیوانەکانیایی ئەلبەتە هەر کەسە و ئەحساس لە شتێک وەرەگرێ شتێک لەم دنیای خۆشی پێبەخشێ دیارە منیش هەستم بەوە کردووە کە ئەوەی خۆشی بە ڕۆحی من ئەبەخشێ ئەوەی کە ئارامیەک ئەبەخشێ بە ڕۆحی من ئەو حاڵا و چێژ و ئەحساس و جوانی دیوانی شاعرانی کلاسیکە بەڕاستی شاعرانی کلاسیک هەرەوەنی خۆشە دەست بۆ دیوانەکانیان ئەبین بتەوێ یان نەتەوێ داخلی ناو ڕۆحتە بن و دەسە بن بۆ ڕاحەت ئەمەیەکە وێنای خۆشتیان تیا ئەدۆزیتەوە بە جۆرە لە جۆرەکەن خۆی جوانی ئەو شعرانە لەوایە هەر کەسێکی خوێنێتەوە هەستەکەی بۆ تۆ نووسراوە کەواتە شعر لای تۆ چی دەگەیەنێت و شعر چی بە مرۆڤ دەگەیەنێت ئەوەنەی کە من بزانم ئەلبەتە کەسێک کە شارەزایی باشی هەبێت لە شعرا ئەتوانێت دروست وەڵامی ئەو پرسیارە باتەوە بەڵام من وەکو خۆم شعر هونەرە هونەر بە هەمان شێوە شعرە ئەدەب و هونەر دوو عالەمن بەڕاستی کە تێکەڵی ڕۆحی ئینسانە بن وات لێەکەن کە ژیانێکی زۆر نەرم بەڕێکەی شعر وات لێ ئەکا کە حاڵێت جوانتر ببینی دنیا جوانتر لەمسی جوانیەکان بکەیت هونەریش بە هەمان شێوە چون کاتێک باسی هەر ژانرێکی ئەدەبیەکەین ناکرێت لە پاڵیا باسی ژانرە هونەریەکانیش نەکەین باسی هونەرەکەین ناکرێت باسی ئەدەبیات نەکەین چکم دوو عالم پێکەوە گرێدراون مرۆڤیش وایە هەر شتێک داخلی ناو ڕۆحی تۆ بێ دەستکاری ڕۆحەتکە لە حەزرەتی شعریش ئەو جوانیە ئێبەخشێ بە ئینسان دوور نەکەوینەوە مەحوی من تا ڕادێ پۆلبەندی یا ڕیزبەندیەکەم کردو بۆ قەسیدانەی کە هەمیشە جۆرە لە جۆرەکان سکاڵای ئەو کەسە دەکات کە قسەی لەگەڵاکە ئێمە نازانین کێیە ینی وەکو نالی وەکو مەولەوی نییە کە بزانین ئەو کەسی بەرامبەرەکیە کە مەحوی بە باڵایە هەڵەدا یان بۆن وەسفیەکە یان ئێوێ خۆشەویستی بەدەستبێنێ یەکێ لەم شارانە کە ڕەقیبی سەگ حەزی بوو کوشتمت سەیدی کە چۆنی بۆم دوعا بۆ دەست و تێغت من دەکەم بەشێکی زۆر لە شارەکانی هەیە کە هەمیشە دەیەوێ هەر سەرنجی بەرامبەر ڕابکێشێ بەڵام لە کۆتا شێرا من هەستەکەمەوەی دەڵێ دڵفریبی دڵبەری دڵدار هەی فیتنەگەر هەی ڕەند هەی عەیار هەی بوویە یاری غەیر و من بێگام هەستەکەم ئەمە لووتکەی شۆڕش و ئینقلاب و هەڵگەڕانەوەی بەرامبەر بە بەو هەستەکەم ئەوە کۆتا شعری مەحوێیدی واز لەم جۆرە لە ماستاوکردن و وەسفکردن و سەرنج ڕاکێشانەی بەرامبەر دەێنێ مەبستمەیە جەنابەت تا چەند شارەزای ئەو جۆرە لە ڕیزبەندی مەحوید کە لە زۆربەیانە زەمی ڕەقیبەکە کە بۆتە هۆکاری لەمپەر لە من نێوان خۆی و کەسی بەرامبەردا ڕاستی
ئوستازگیانە بێ ئەوە و کەسانە قسە لەسەر ئەم بابەتە بکەن کە چەنەها لێکۆڵینەوەیان کردو لە سەر شعرەکانی مەحوی. منێکی سادە کە خوێنەرێکی سادەم لەوە چیە جورئەتێکی زۆری بێ بتوانم بڵێم مەحوی لێراوای وت لەم شعرا ئەمەی وت ئەوەی وت بەڕاستیەوە جورئەتێکەوە ناتوانم بەڕاستی دروست وەڵامی ئەو پرسیارەت بمەوە. بەڵام ئەوەنە هەیە کە ئێمە سەری فۆرمی شعرەکانی مەحویەکەین وەکەوەی جەنابەت باست کرد هەموو خوێنەرێک لە خوێنەرێکی سادەوە هەتا بگرە دوایی هەز بۆ سکاڵای و دەردەدڵیەکە کە بە دەردەدڵی دەستی پێ کردووە. بەرامبەرەکەی ئایا خالقە معشوقی حەقە یا ڕەگەزی بەرامبەرە یا هەر کەسێکە ئەوە ئێمە نایزانین. باشە بڵێ بە سکاڵاکردن دەستی پێ کردووە لە ئەخیرات تووڕەبوونێکی زۆر تووڕابێ تەواوتر بێ منەتە لە هەموو لە دوو شوێن دیوانەکەشی دابوونە گوتی مەحوی من و تۆ ئافتاب و سایەتی ساڵی جەنابی من کە دەرکەوتم ئەبێت تەشریفی تۆ بڕە لە شوێنێکی شافەمێ من بێم و مەحوی وا بمێنێ ناکرێ نابێ هەتا و سێبەری نێمە دەبێ یا من ببم یا ئەوە بەستمەوەیە هەمیشە وەکو شەو و ڕۆژ خۆی و ئەوی چواندووە یا وەکو خۆر و سێبەر. وێنەی زۆر جوانی بەکارهێناوە مەحوی لە شعرەکانیان ئەکرێ بڵێن لە شعرێکە مخاطبەی کەسێکەکە لە شعرێکە مخاطبەی کەسێکی ترە هەمیشە ئەو کەسانی کە مخاطبەیەکە مەحوی هەستەکەی جیاوازن کەسێک نییە. ئەگەر دیقەتی یابێ هەستەکەی یەک کەس نییە کە ئەم مخاطبەیەکە ئەم دەردەدڵی لە دەسەکە. لە هەنێ شوێنە ئەگەر دیقەت بی زۆر بێمنێتە لە ڕۆحی خۆشی ئەوێ تەواو هەر ناوی مەحوی لە چیەوە هاتۆ مەشووی ئەوێ بەرامبەر بە معشوقەکەی هێندە بسووتێ سووتۆکەشی نەمێنێ ئەمەنە بە ڕۆح عاشقی معشوقەکەیەتی. بەڵام لە ئاخری شەوە بینی لە چەند شوێنێکی ترا بێمنەتە لێ. خاتوگۆنە خۆت لەگەڵ شعر نووسی ناچۆنی دەستی شعر نووسینێ هەیە یان تەنها ئەوەیە شعرەکانە خوێنیتەوە؟ ڕاستی من تا ئێستا شتێکم نییە بە ناوی شعرکە خۆم نووسی بێتم بەڵام هەر خوێنومەتەوە. ئەکرێ بڵێن لە ساڵانی سەرەتاکەوە لە چەند شوێنی کاباسم کردو کە لە کاری میدیاییمان دەست پێ کرد وەکو تایتڵی بەرنامە یا هەنێها فاسیلە بۆ مانگی ڕەمەزان ئەمان نووسین ئەوە ناکرێ نایبنی شعر هەنێشتی ئەدەبیاتە هاتۆ ناکرێ بەرنامەی ئەدەبی و هونەریت هەبێ و نەتوانی دوو دێڕ بنووسی ناکرێت تۆ ئەهلی کتێب بیت و نەتوانی دەستبەری بۆ قەڵەم و یەک دوو دێڕێ بنووسی. ئەمان نووسی خۆمان تاقیە کردەوەمان و بزانین ئەتوانین سەرکەوتوو بوویت. ئەگەر سەرکەوتوو بمایە بەردەوامە بووم زۆر باشە نەمتوانی بەڕاستی سەرکەوتوو بووم چکۆم شعر نووسی کەسی خۆی ئەوێ توانای خۆی ئەوێ جورئەتی خۆی ئەوێ بەڕاستی نجو نەمتوانی هەستمە کرد من هی ئەو بوارە نیم. زۆر باشە بەرهەمێکی ترمان پێشکەش بکە بەدەر لە مەحوی بۆ یەکە دوایین دەرفەت بدەینەوە لای مەحوی ئینشاءڵڵا. بەچاوە بچینە لای وەفای الله لە وەفایی. یار هاتەوە دەست و دڵی خۆم گرت و بەسەر چوون جان قابلی جانان نەبوو نەمزانی بەسەر چوون فەرمووی چ کەسی کەوتمە بەر پێی کە وەفاییم قوربان چ بوو عمرێکە لەلەت بوو لەلات بوو دەستی لەسەری دام و دڵی دامەوە فەرمووی دەستی لەسەری دام و دڵی دامەوە فەرمووی خۆش هاتی بەخێر هاتی وەلێ ڕۆحە بەهای ڕووی واخستی چاوی کە بەدا و زوڵفی وەلادا شەو ڕۆیی بەیان بەربوو ئەمن هەر لەخەوە واخستی چاوی کە
کە بەداو زوڵفی وەلادا شەو ڕۆیی بەیان بەربوو ئەمن هەر لە خەوا بوو یارایی مژە و تابی برۆی تۆی نییە جەرگم بەو تیر و کەمانە نەفەرامەرز و نەبرزوم ماچی دەمی خەندەی دەمەکەی سڕی بەیان کرد ئەو جەوهەرەوە فەردە نەمەوجودە نەمەعدوم زەڕێکی لە سڕی دەمی تۆم برد و نەزانی حەیرانی کەماڵاتی فلاتون و ئەرستوم ممکن نییە بەو نێرکسە من بێمەوە سەرحاڵ من دەربەدەری ڕوتم و سەودا سەری گێسوم لەو زوڵفە بە غەمزەی نیگەهت نیمە ڕەهایی من بەستەی نێوداوی پەریزادەی جادوم فەرمووی لە کوفر لادە موسڵمان بە وەفایی دێوانە مەبە دەست مەدە زوڵفم ئەوە تا یەکێکە لە شاعرە هەرە بەرزەکانی کورد کە لە لووتکایە بەردەوام هەر لە خاتو بۆ نازیاتر بە شاعری کام شاعر زۆر سەرسام و معجبیت ڕاستی ناتوانانی بڵێ کام شاعر بزات بەڵام ئەتوانین بڵین شعرێک ئەم شعرەیە چکم هەموو شاعرەکان شعری زۆر جوانیان هەیە تەنانەت شاعرانی ئێستاش شعری جوانیان هەیە ئەدوەستێنێ بەڵام تێکرا شاعرانی کلاسیکم ئەتوانم بڵێم هەمویان جوانن بەڵام ئەوانەی کە من زۆر زۆر معجبی شعرەکانیانم کە ناتوانی لە دەست لە هیچ شعرێکیان هەڵگری هەتا تەواو ئەی خوێنیتەوە مەحوی وەفایی نالی بێخود ناری ئەمانە زۆر تر نازانی ئەوەیە بەردەوام لە بەردەستمان ئەمانە من ئەیان خوێنمەوە سەردا هۆکارەکەیت لە بەریان ئەەکەی یانی مەبەستمەیە دیوانی ئەم شاعرانێ بەخوا زۆر تەمەڵم نانا ئەوە تەمەڵم بۆ شعر لەبەرکردن من مەحوی پێم وابێ بێزگەر لە عەرەبیەکان و بەشێ لە ئاینەکان و فارسیەکان زۆربەی زۆریم لەبەر بوو ینی چوین بۆ تاران شەیدا 11 سەعات لەناو پاساوی من شعری مەحیم لەبەرە کرد بەڕافەشەوە ئەکرێ من تۆ دێڕێک بڵێیت و من دێڕێت و دوای تۆ لەو ئەچێ تەواوی بکەم بەڵام خۆم هەروام تۆزێ بۆ لەبەرکردن بین خۆما بێت خات و گۆنا هوەری شعر خوێندنەوە چیە سە بۆ نمونە تۆ بە ئاوازێکی زۆر خۆش بە شێوەیەکی هێمنانە و نەرمونیانم شعرانە خوێنیتەوە چێژێکی پێ بەخشی بەڵام لەوانەیە من ناتوانم بۆ شێوازی تۆ بخوێنمەوە ئەمەم جیاوازیە چییە ئەم هوەرە لە چیدایە یەکەم عشقی تۆی بۆ شعر خوێندنەوە وایە من لەگەڵ شعرا هیچ پەیوەندیەکم نییە ئەوە ئەگەر عشقی بۆی هەبوو بە عشق دەستت بۆ برد ئەگەر خۆشیش نەیخوێنیتەوە چکم بە دڵە بەدڵ ئیشی تیاکەی ڕێک نەقڵەبێ بۆ دڵی بەرامبەرەکەت هەست بۆ ئاسوودەیەکە ڕاستی شعر خوێنەوەش بەڵێ وتمان بەشێکی ئەو عشقەیە و حەزەیە بەشێکیشی هونەرە گوێیەکی موسیقی باش دەبێت و سەوتێکی پێم وابێ لە خوێندنەوەکەیە بەرزونزمێکی تێدایەکەوە زۆر بەڵێ ئەبێ یاریکەی بە تۆنی سەوتی خۆت لەگەڵ یا ئاوازێکی جوان بۆ شعرەکاندا بنێ خۆت چۆن گۆرانیەک کاتێک شعرێک کرێ بە گۆرانی بێگومان ئاوازی ئەوێ شعریش بە هەمان شێوە لەکەیەوە دەستت کردو بە خوێندنەوەی شعری شاعرانی کلاسیک من 2002 کۆتایی 2001 11 2001 دەست یەکەم کاری میدیایم دەست پێ کرد ڕۆژی هەیمی بوو یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان بوو کە یەکەم کاری میدیایم کرد تقریبی 1-2 ساڵێکی بەسەرا تێپەڕی ئیتر هەستمە کرد ئەها شعری کلاسیک خۆشە هەستەکەم ئەتوانم تێکەڵی ببم ئەو هاوکارانێشی کە لەگەڵ مابوون هەمیشە تەشجیعانە کردم دەستیان خۆش بێت ئەنوو گۆنە ئەوەی تۆ ئەتوانیت سەوتت باشە بۆ شعری کلاسیک بۆ شتی کەوانیە
هەوڵمێ هیچی کە بکەی ئەو تەژیعی ئەوان بۆ من زۆر باش بوو هەنێ جار هەواڵمە خوێندەوە یاشتی کەمە کرد هەستمە کرد زۆر ناخۆشەکە گوێم لە سەڵتی خۆمە کرد عاجە بم پێی بۆ شارەکەوان ڕێگرەکانت کەن زۆر جار کۆمەڵگەی ئێمە کە خۆی ناتوانێت ئەوە بکە ئیتر بە تعلیق و بە ڕووقسەی ڕوخێنەر و بە ڕەخنەی ناشرین هەوڵەدا تۆ بڕوخێنێ هاوکارەکانت کێبوون بە تایبەت لە ناو خێزانی خۆتیان کۆمەڵگە و ڕێگرەکانیشت کێبوون ئەکرێ بڵێ من لە سەرەتای کارکردنەوە لە میدیا تا ئەم لە حزەیەش ئەتوانم بەڵام هاوکارێکم نەبووە کەسێکیش نەبووە تەژێم بکەم تەنها پشتێ بەخۆ بەستووە تەنها خۆم ئەکرێ بڵم ڕێگرەکانم زۆر بوون بەڵام لە ناو دەستگاکە کە ئیشمە کرد ئەو کەسانی یا ئەو ستافێکە لەگەڵ مابوون جاروبار هاوکاریەکیانە کردم یا تەژیعانەکەمانە ئەم شتەوە باشترە تەنها هاوکاریکردنی من ئەمە بووە بۆ نمونەوتوانە ئاوا بکەیت باشترە خێزانەکەی خۆت خێزانەکەی خۆم لە سەرەتاوە هیچ لەگەڵ کاری میدیایە نەبوون بە هیچ جۆرە ئەڵێ هەر بە زۆری خۆم دەستم بۆ بر بەڵام ڕێگریش نەبوون وەکەوەی هاوکارم نەبوون ئێستاکاری میدیای زیاتر لە چ بوارێکە کارەکەی ببوورە وڵا هیچ تەنها ئەگەر لە ڕێکلامی بازرگانیە زۆر باشە وەکو سەوت بەشداریەکەم جاروبار ئەوش وەکو برادرایەتی ئەو هاوڕیانم کە شەریکاتیان هەیە وەکو سەوت کە پێویستیان بە منە بێ هاوکاری زۆر باشە خات و بۆ ناخوێندنەوەی ئەم شعرانە لە شعرێکەوە بۆ شعرێکی تر لە هی شعری کەسێکەوە بۆ کەسێکتر جیاوازی هەیە خوێندنەوەکە یان هەمووی بە یەک ڕیتم و بە یەک شێوازە خوێنرێتەوە ئەکید هەری دیوانی شاعرێکیش شعرێکی لەگەڵ شعرێکی کا فەرقی هەیە خوێندنەوەکەی هەنێ شعرەیە پرسیارە هەنێ شعر هەیە بە شێوەی کاتی بەرنامەکەمان بەرەو تەوابوو نەچێ بە زیاتر بۆ شارەکانی دیکەین بەرنامێکی ترمان پێش حەزەکەم فەرموو ئەی من قوربانی خاکی خانەقات خودبی کامل مرشدی شیرین صفات شاهی تەخت ئارایی موتی معرفەت شەمعی پڕتەو بەخشی ئەربابی نەجات لایەقی ئەمڕۆ لە بۆ تەفسیری نون شارحی بۆ مائیدە سوورەتی بەرات شک نییە منزوری زومرەی ئەولیام گەر بگا دەستم بەداوی کەوات ساعەتێ گەردەست بدا فەیزی حزور یەک دەقیقە قیمەتە بۆ 100 ساعت ساعتێ گەردەست بدا فەیزی حزور یەک دەقیقە قیمەتە بۆ 100 ساعت ئانی ئەو نادەم بە 100 ئانەی ڕەواج فانیەی نادەم بە 100 کاسەی هەبات تۆ بەدڵ کانی وەفا من بێوەفا تۆ وەفایی منی بە قوربانی وەفات ڕوکنی ئادابی شەریعەت تا ئەبەد منهەدیب نابێ بە تەئویلاتی لات وا لەگەڵ دووشدا وەکو پەروانە دڵ مایلی سووتان بۆ شەمع لقا شافیە بۆ دەردی بێکەس یادی پیر کافیە بۆ بێنەوە گەنجی لەقات بۆ کەسانێک کەسبی هاتی بوو کە هات بۆ یەکێ وەک من نەهاتی بوو نەهات
نەزمی بیری وەکو گوڵی بێ ئاوسیس ڕەغبەتی فەوتاو ڕەغبەتی فەوتاو لای لە خوێندنەوەی شیاری شاعیرانی هاوچەرخە شاری هیچ شاعیرەکەت خوێندۆتەوە؟ زۆر کەم ئەوەش کە خۆیان داوایان کردو بۆیان نردوم کە ئەتوانی بۆ مام خوێنیتەوە تمش دڵم نهاتەوە دڵیان پشکێنم هەرچەند خۆم زۆر حەزم لە شعری ئەم شعرە تازانە زۆر نییە لەوە چێ خەلەلەکە من بم کە نەتوانم ئەوە بکەم بەڵام هەستەکەم ئەوەنەی ئەتوانم حەق بە شعری کلاسیک بم ناتوانم حەقی ئەو شعرە تازانە بم لەوە چێ وەکوتم خەلەلەکە من بم نەمتوانی بێ ئەوە بکەم ڕاستی کەم چەند شعرێکی زۆر زۆر کەم ئەوش کە خۆیان نردویانە بۆیان بخێنەوە مەولەوی یەکێکە لە عارف و شاعرە گەورەکانی کورد حەزرەتی مەولەوی بەڵام بۆ هیچ قورسی زمانەکەیەوە هیچ شارێکی مەولەویت خوێندۆتەوە تا ئێستا؟ نەخێر لەبەرەوە قورسی و لەبەرەوە بە زمانی هەورامیە ڕاستی منیش هیچ شارەزایەکم نییە لەو زمانە ئەی گوناحە تۆ شعرێک بخوێنیتەوە عنی نەتوانی لە شاست حەقی تەواوەتی پێبین ناڵم لە ساسە چکو ناتوانین لە ساسە حەقی هیچ شعرە بین بەڵام کە من هەورامی نەزانم و ئەویش بە زمانێکی زۆر جوان و شیرین شعرێکی جوانی نووسیوە بە یەک کەلیمە خۆتەزانی شعرێک تۆ مەفهومی شعرێک تێکەی جا لەبەرەوە جورئەتی ئەوم نەکردو جارێ زۆر باشە گۆناخان کاتی بەرنامان تەواو بوو بەڵام کۆتا بەرهەمی خۆتمان پێشکەشکە پێمان خۆشە حەزرەتی نالی بێ ناری یا نالی؟ نالی چاوت خۆش بێ ڕوخم ڕەنگینی ڕەنگی ڕوومەتی ڕەنگین تەبازە قەدی سەروم کەمانینی قەدی شیرین تەبازە غەریب و بێکەس و زار و فەقیری خانەدانی تۆ جگەر سوتا و ماڵوێرانی زوڵفی چین تەبازە معاذ الله کە ڕەحمێکت بە حاڵی زاری مندا بێ کە ئاخر بەندەیی خاکی دەری پێشین تەبازە ئەگەر خوێنم دەڕێژی تۆ ئەوە تێغ و ئەمیش گەردن ئەگەر بنیادی پەیمان دەستی من دامێنتە بازە ئەگەر خوێنم دەڕێژی تۆ ئەوە تێغ و ئەمیش گەردن ئەگەر بنیادی پەیمان دەستی من دامێنتە بازە لە چاوانم هەتاکەی قەترە قەترە خوێن دەخەی ئەی دۆست کەوا ئەم عەهد و پەیمانی وەفاکا بینتە بازە بەنالی باوەڕت نایێ خەیاڵت بێت و بیبینێ کە چۆن مەشغوڵی نەغمەیی گۆشەی ناڵینتە بازە میدیاکار زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەرنامەکەت ڕازاندەوە هەمیشە دەنگی خۆش و بەرهەمی جوانتر پێشکەش بە بواری ڕۆشنبیری و ڕووناکبیری کوردی زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست پاش ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتان و بەردەوام دەبین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. شەربەتی سەنایس. دڵخۆشین هەموو کات، دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس. لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە، هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. خۆشەویستانم، پەیامنێرمان جەلال جەباری لە شاری چەمچەماڵەوە راپۆرتێکی لەسەر خولی بانگپێژی بۆ 20 فێرخواز بۆ ئامادە کردوین، پێکەوە بینەری دەبین، پاشتر دێنەوە لاتان. بە مەبەستی گرنگیدانی زیاتر بە بواری بانگبێژی و مەقاماتی ئاینی
بەڕێوبەرایەتی ئەوقافی چەمچەماڵ خولێکی تایبەتی بە بانگبێژی و مەقامات بۆ نزیکەی 100 بانگبێژی سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری کردەوە. لا مەراسیمێکدا کە لە مزگەوتی گەورەی قەزاکە بەڕێوەچوو دە بەشداربوو یەکەمی خولەکە خەڵاتی بەشداریکردن و خەڵاتی ڕێزدەنانیان پێبەخشرا. دواتر و سەرجەم بەشداربووانی دیکەش خەڵاتی بەشداریکردنی خولەکەیان پێبەخشرا. لای خۆشیانەوە یەکەم و دووەم لەسەر ئاستی خولەکە بۆ پەیام دەدوێن و بە گرنگیەوە باس لە خولەکە دەکەن. من وەکو عەبدوڕەحمان محەممەد ئەمین لە شارۆچکە چەمچەماڵ بەشداریم کردووە لەو خولەی بەڕێوەبەراتی ئەوقافی چەمچەماڵ کە بەڕێوەبەراتیەکە ڕێکخستووە بردیە لە بانگدان و قامەت و مەقامات. من لە سەرگۆی ئەو دەورەیەدا توانیم پلەکەم بەدەست بێنم لە کۆی 100 قوتابی توانیم پلەکەم بەدەست بێنم پاش فەزلیخوا و هیوادارم بەڕێوەبەراتی ئەوقاف و لایەنی پەروەردیدار هەوڵ بدات ینی ساڵانە ئەم دەورانە بکاتەوە. من وەکو فەرمان خالید بەشداریم کرد لە خولی بانگبێژی و مەقامات لە سنووری بەڕێوەبەراتی ئەوقافی چەمچەماڵ. وێڕای دەستخۆشی و سوپاسی بێپایانم بۆ ئەم بەڕێزانێکە ئەم خولیان کردەوە وەکو ئەوقاف وەکو ئەو لیژنە بەڕێزایە. لەگەڵەوەدا یەک داواکاریم لە بەڕێزیان هەیە ئەگەر ئەو کەسانی کە پیانەوتری 10 ئەوایل کە لە کۆی 100 کەس کە ئێمە الحەمدولیلا من دووەم بەدەستێناوە لە کۆی ئەم 100 کەسە 10 کەس پێوتری 10 ئەوایل. ئەگەر ئەم 10 کەسە ئەم 10 کەسە بەشدار بن لە مزگەوتەکان و بانگ بدەن ئەوە کێشەی دەنگ ناخۆشی لە مزگەوتەکانە کۆتایی دێ بە ماوەی ساڵێک 2 ساڵ. مامۆستایەکی خولەکەش کە هاوکات سەرۆکی لیژنەی دادوەری هەڵسەنگاندنە باس لەو پێوەرانە دەکات کە هەڵسەنگاندنی بەشداربووانی خولەکەی پێ ئەنجام دەدرێت. بەڕێوەبەری ئەوقافی چەمچەماڵیش دەڵێت مەبەستیان لەکردنەوەی خولەکە گرنگیدانی زیاترە بە بواری بانگبێژی و مەقامات و با نیازن لە ساڵانی داهاتوودا خولەکە بە شێوەی فراوانتر بەڕێوەبەرن. ئێمە پێوەرمان لەسەر چییە؟ لەسەر مەخارجە، لەسەر سیفاتە، لەسەر سەوتە، لەسەر تەبەقەیە، لەسەر حیدەیە، لەسەر ئەو مەقامی کە هەڵێ بژێرێ، ئەو مامەڵەکردنی لەگەڵ مایکرۆفۆنا کە ئەکرێ. ئەمانە هەر هەمووی پێوەرن و ئێمە لەسەر ئەم پێوەرانە ئیشمان کردووە لەسەر ئەم خولەی وا جەنابتان بینیتان. ئامانجمان دیارە پێگەیاندنی کۆمەڵێک گەنجولاوی کارا و لێهاتووە لە ڕووی بانگ و شارەزایی مەقاماتەوە بۆ ئەوەی بانگی پیرۆز بە جوانترین ئەدا و بە جوانترین ئاوازەوە بەجۆی خەڵکی و نوێشخوێنانی سنوورەکەمانە بدرێت. بانگدان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا داوتکردنی موسڵمانانە بۆ پەرستشکردنی خوای گەورە کە ڕۆژانە 5 جار ئەنجام دەدرێت. وشەی بانگی 102 جار لە ئاەتەکانی قورآنی پیرۆزدا بە مانای جیاواز ئاماژەی پێکراوە، بەڵام چۆنێتی وتنی بانگ لە قورآنی پیرۆزدا نەهاتووە. بانگدان بە پێی ئەو نەریتەیە کە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ دیاری کردو و لە فەرموودەکانیدا باسی لێوە کراوە. بۆ یەکەم جاریش لە مێژووی ئیسلامدا و لە ساڵی 1 کۆچیدا لە مزگەوتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە شاری مەدینەی پیرۆز یەکەم بانگ لەلایەن بیلالی حەبەشیەوە بە جوێی موسڵماناندا درا. دواتر و لە ساڵی 8 کۆچی و پاش ڕزگارکردنی شاری مەککە لەلایەن هاوڵی ناوبراوە لە کەعبەی پیرۆز بانگ درا بە گوێی موسڵمانانی شاری مەککەدا. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ. خۆشەویستانم دووبارە سڵاو، هەژار دۆستی و خۆشەویستی هەژاران و پڕکردنەوەی پێداویستیەکانیان بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزان و وە لە بەرە جەژناندا تەوەری سێمی بەرنامەکەمانە بێ وەکو خات و عایشەی دایکمان ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی بەڕێزی بێ کە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە کەسێکی بەخشندە و دەستگیرۆییکەری هەژاران بوو، بەڵام لە ڕەمەزاندا بەخشندەیەکەی وەکو شنەبا و شەماڵێکی فێنە کە دەروون و جەستەی ئینسانەکان ئارامەکاتەوە وابوو. ئەمە جوانترین وەسفە بۆ بەخشندەی ئەو سەروەر و نووری چاومان. بەڕێز مامۆستا محەممەد شیمەنی زانای ئاینی میوانی ئەم تەوەرەی بەرنامەکەمان زۆر بەخێر بێ مامۆستا تاعاتان قبول بێ. هەژار دۆستی و لاکردنەوە بەلای معانات و کێشە و نەبوونی هەژاراندا لە ئاینی پیرۆزی ئیسلامە چۆن باسی کراوە چ خێر و پاداشتێکی شەیە؟
بەڵێ الحەمد لله والصلاة والسلام على رسول الله. زۆر سپاس بۆ بەڕێزتان بۆ سازدانیم دەرفەتە. ئومێدەوارم توانین پەیامێک بگەێنین و بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان سوودمەند ببن. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام یەکێک لەو شتانی کە زۆر داکۆکی لێکە بریتە لە ڕۆحی برایەتی و هاوکاری و بە تەنگەوە بوونی یەکتری و ئاگابوون لە خەڵکانێک کە نەدارن، کە خەڵکانێک کە پێویستن، کە خەڵکانێک پێویستیان بە دەستی هاوکاری و یارمەتیە. بۆ ئەمەش بەڕاستی زۆر ڕێگە و زۆر شێوازی جۆرا و جۆر دانراوە، زۆر هەڵان و تەشجیع کراوە. لەوە دەست پێکەم کە ئیسلام تەکید لەسەرەوە کاتەوە کە ئەبێ موسڵمان وەکو لە ڕووی برایەتی و هاوکاری و دەستبارگری و سۆز و ڕەحم و بەزەی بەرامبەر بە یەکتری وەکو یەک لاشەوایە. وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام مثل المؤمنین في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. مسلمان لرحم بزيي و شفقات أو شتانی کە پێویستە ئینسان بەرامبەر بە یەکتری هەیبێ وەکو یەک لاشەوان، هەر وەکو چۆن ئەگەر ئەندامێک لە ئەندامەکانی ئەو لاشە هەست بە ئازار بکات هەموو گیانی ئینسان تا تووشی تا ئەبێ و تا دایەگرێ. ئەسڵ وایە مسلمانیش ئەبێ وابێ، ئەسڵ وایە مسلمان ئەبێ بە خۆشی مسلمانان دڵخۆش بێ و بە نەبوونی و هەژاری و لێقەوماوی و داماویان ئەم خەفەتبار و بێتاقەت و ناڕەحەت ببێ و ئەم خەفەتباری و بێتاقەتی و ناڕەحەتیە وەکو بڵێ ئاخر قۆناغ بێ. قۆناغی یەکەم هەوڵ بدا ئەو پێداویستی و ئەو ناڕەحەتی و ئەو گرفتانی کە ئەم کەسایەتی چارەسەری بکە و دواتر ئەگەر ئەوەی بۆ نەکرا بە دوعای خێر پاڵپشت و پشتیوانی براکەی بێ، ئەگەر بۆی نەکرا ئەمجا لە دڵەوە خەم و خەفەت و بێتاقەتی دای بگرێ. ئەبینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. کەسێ لە ئێوە باوەڕی کامڵ نییە تا ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ مسلمانی تریشە بێ پێخۆش بێ. یعنی هەموو تاکێکی ئەم کۆمەلگای هەموو مسلمانێک ئەبێ حەز بکە هەموو خەڵک لە ئاسوودەیا بێ، هەموو خەڵک لە کامەرانیا بێ، هەموو خەڵک پێداویستەکانی جێبەجێ ببێ. ئەڵێن عارفێک بینیان ساڵانێکی زۆر داوای لێبوردنی لەخوا کرد، هەمیشە لە مەجلیسەکانە لە کۆڕەکانە گویان لێ بوو زۆر داوای لێخۆشبوونی لەخوا کرد. ئەریوتیان ئەبینین تۆ زۆر داوای لێخۆشبوون لەخواکەی، چی بووە؟ چی گوناهێکت کردووە ئەوەنە گەورەیە هەمیشە تۆ داواکەی لەخوای پەروەردگار کە لێت خۆش بێ؟ ئەفەرمێ وەڵام من لەبەر یەک ئەلحەمدولیلایەک. وتیان جا ئەلحەمدولیلا ئینسان خێری بۆ ئەنووسرێ، چۆن لەبەر ئەلحەمدولیلایەک تۆ ئەو هەموو ئەستەغفیرڵڵاکەی؟ وتی خەبەریان بۆ هێنام کە بازاڕی بەغدا ئاگری تێبەر بووە. وتم ئەی دوکانەکەی من؟ وتیان وەڵا دوکانەکەی تۆ نەسووتاوە. وتم ئەلحەمدولیلا. يعني ها معنا ئەگەر ئەو خەڵکە کێشەی نییە، ئەو خەڵکە دوکانی ئەسووتێ زەرەرەکە لێ ئەکەوێ هەژارە بێ، گرنگەوەی من خۆم سەلامەتم لەبەر ئەوە چەند ساڵە من داوای لێخۆشبوون لەخوای پەروەردگارەکەم. لە ڕاستیە بێ مسلمان ئاوا بێ لەو پەڕی دنیا مسلمانێک لە ناڕەحەتیا بوو، لە تەنگانەیە بوو، نەبوون بوو، هەژار بوو، ئەبێ تۆ لە ڕووی ئیمانیەوە کە خوا فەرمی ئینەمە المؤمنون ئیخوە تۆ هەست بە ئازارەکەی. کەواتە مامۆستا هەژاری دەبێتە هۆی زۆربوونی تاوان؟ ئەکرێ هەندێ تاوان نەبوونی دەستکورتی لە پشتێوە بێت، بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە ئیسلام زۆر ڕێنمایی داناوە بۆ ئەوەی کە ئینسان لە کاتی نەبوونیە دان بگرێ بە خۆیە و هەوڵدا قەناعەتی هەبێ و هەوڵدا پەنا بۆ ئیش و کار و کاسبی بەرێ. ئیسلام لەگەڵ ئەوانەیە کە خەڵک تەمەڵ بێ دانەنیشیە، وەکو ئیمامی عومەر هەموو جارێ فەرموو من ڕقم لە کەسێکە نە ئیش بۆ دنیای بکە نە ئیش بۆ قیامەتی بکە. بۆیە ئەکرێ هەندێ جار ئینسان بەوەی نەبوونیەوە پەنا بۆ دزیکردن بەرێ، پەنا بۆ بەرێکە تەماحی ماڵی خەڵکی بکە، چا ببڕێتە ماڵی خەڵکی، حەسادەتی بە ماڵی خەڵکی بێ. بەڵام هەڵبەتە ئەمە تێکەڵە لەگەڵ تامی نەزانیە، وەیلا ئینسان ئەگەر قەناعەتی هەبێ بە بەشی خۆی و پێی وابێ کە خوای پەروەردگار ئەو ڕزق و ڕۆزیی بۆ بڕیوەتەوە، ئەو کاتە نەچاوە بڕێتە ماڵی خەڵک، نەماڵی کەسی پێ حەڵاڵە، نەزیادە ڕێوێ کاتە سەر ماڵی هیچ کەسێکی تر. زۆر باش مامۆستا لە نزیک بوونەوەین لە جەژنی پیرۆزی ڕەمەزان و یەکێک لەو شتانەی کە لای بەلای فەقیرا پێمانەکاتەوە مەسلەی سەرفیترە و خێر و سەدەقە و زەکات بووە و بانگی ڕەمەزان هەر وەکو فەرموودەکە کاماژەم پێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆرترین خێر و
سەدەقە و وەکڵێ بەخشینی هەبوو بەرامبەر بە فەقیر ئێمە چی بکەین لە جەژنی پیرۆزی ڕەمەزانە بۆ دڵخۆشکردنی کەسانێک کە لەوەچێ پارەی کیلۆیە گۆشتیان نەبێ یا جلوبەر بۆ منداڵیان یا سفرەیەکی ڕازاوە بۆ جەژن فراهەم بهێنن. طبعا هەر بۆ سەلماندنی ئەو برایەتیە و سەلماندنی ئەوەی کە ئێمە هەمومان وەکو یەک لاشەوایە بێ هەست بە ئازار و ناڕەحەتی یەکتری بکەین. ئیسلام زۆر ڕێگە و مەسەلەن وەسائلی جیاوازی داناوە هەر لە مانگی ڕەمەزانە کۆمەڵێشتی داناوە بۆ دڵخۆشکردنی فەقیر و هەژارەکان. یەکەم لە بەخشینی ڕەهاوە دەست پێکەم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو خاتو عایشە فەرمێ کانە ئەجوەدە الناس لە هەموو خەڵک بەخشندەتر بووە وكان أجود ما يكون في رمضان لهمو كاتيكيش بخشندتر لما يجي رمضان أبوه حتى أفرمون فلهو أجود من الريح المرسلة لبايكي تند ككولان بكولانك للحزيك أفرمون لو بايا بخشندتر بويا لما يجي رمضان بتايبت مسلمان بيت جواز بيه من زور لو تاركان لموعظة كان وتما إلا بيتو جوازية كتبه لقل غيري ما يجي رمضان أجر براسي توش ونكوتي في غمري خواه صلى الله عليه وسلم أجر بخشينيكي كميش بيه إما من زور جاء تأكيد لسروا كمو مرجنية كاتي باسي بخشينكين يكسر إنسان مزاني بو باري زور وخيالي ولا مبلغيكي زور وأنا بشيه بابشتيكي كميش بيه قرن أويتو روحي بخشنديتها بيه وخود لرزيلي تشوريكي رزقاركي ودل مسلماني خوش بكي پیغمبری خوا فرمی علیه الصلاة والسلام اتقوا النار ولو بشق تمره خوتان لاگر بپارێزن ئەگەر بە بەخشینی لەتێ خورمای شەبێ ئەخر لەتێ خورما یعنی ڕەنگە ئێستا بە هەر کەسێ بڵێ جا لەتێ خورما چییە؟ عایشە دایکی ماداران ئەفەرمێ بەخشینی کەم بە کەم مەزانن چونکە خوا فەرمێ فەمەن یعمل مثقال ذرة خەیرا یەرە هەر کەسێ مسقالە زەڕەی خێر بکە ئەیبینێتەوە لەبەرەوە نیوە خورمایەک لەتە خورمایەک هەزاران مسقالە زەڕەی تیا دەرەچێ لبروا للاي خواي پروديار زيادك للاي خوا گەورە بێ تصور کە خۆشەویستترین کردەوە بەلای خوا ئەوەی دڵی مسلمانی خۆش بکەی أحب الأعمال إلى الله سرور تدخله على قلب مسلم خۆشەویستترین کردەوە بەلای خوا ئەوەی دڵی مسلمانی خۆشەکەی برسێتێکی لە کۆڵەکەیتەوە وەکو حەدیسەکە فەرمێ قەرزێکی بۆ ئەدەیتەوە لە تنگانەیە ڕزگارێکەی هەر کورە بە قسەیەکی خۆش دڵی ئەدەیتەوە کارێکەکەی لەم جەژنەیە دڵی ماڵ و مناڵەکەی خۆشەکەی ماڵی ئاوەدانەکەیتەوە کە دایسی جەژنی بۆ هەژاری تەنها بێپارەی نییە؟ نەخێر نەخێر هەژاری تەنها بێپارەی نییە وەکو چۆن بەخشینش تەنها پارە نییە بەڵێ هەندێک کەس پێویستی بەوەیە خەندە بخرێتە سەر لێوەکانی هەندێک کەس پێویستی بەوەیە کاتێک کە ئەو پێداویستێکی بە تۆ هەبوو تۆ بشیتە دەمێەوە یعنی ئێمە طبيعتي إنسان كان وإخوات دنيا وادرس كده إما إيش من بيكتري أبيه من إيش بتوه أبيه تو إيش بمن أبيه كسي كتير إيش بكسي كتير أبيه أو إيش جوارك لا بخشين هي بس خندق بخشيته تبسمك في وجه أخيك صدقة هي بس سرداني نخوش هي بس سرداني نخوش هي جرين أويا إما زيادة التركيز كين سد لأن ماديك بويك فقير كان وهجار كان لم مانگا زیاتر دڵیان خۆش بێ ئەو بەخشینی ڕەهایی بە سەریعەیە شتێکمان ئامادە تا چەند ئەم بەخشین و دڵخۆشکردنی هەژارانە کۆتایی بەو خودپەرستی و دوورکەوتنەوە کۆمەڵایەتیە هێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ با دڵ بەخۆی خۆش نەکاو ئیمانی نییە کەسێک کە خۆی تێر بێ و دراوسێکەی برسی بێ ینی ئەمە شتێکی زۆر جوانە تۆ جاری وا هەیە دراوسێکت لە پاڵتایە برسیە براکەی خۆت برسی ئەمە تا چەند جارێکی تر ئەو کەلتورە ناشینەی ئەوروپا کە لە شوقەیەکە جاری وایە تۆ 8 مانگ دراوسێکت نابینی تا چەند ئەم پێکەوە نووساوی و هەماهەنگی نێوان کۆمەڵگە زیاترەکە ئەگەر دیقەت بدەیت لە فەرمودەکە بۆ باسی دراوسێکە چونکە دراوسێ ئەگەی لە حاڵی دراوسێکەیەتی هەموو ڕۆژێک عەلاقە ئەهێنێتەوە بۆ ماڵەوە پارەی چاکیان هەیە سیارەکانە گۆڕن مناڵەکانی پارەی باش سەرفەکەن یەکێک لە حکمەتی زەکات و یەکێک لە حکمەتەکانی سەدەقە و بەخشین بە خزم و بە کەس و دۆستی خۆت ئەوەیە بۆ ئەوەی حەسادەت و ڕق و چینە ئەو شتانە لە نێو کۆمەڵگەیە کەم بێتەوە بەخشین بە کەسی نزیک بە خزم بە دۆست دوو جا پاداشتی هەیە جارێکیان ئەجری بەخشینەکە جارێکیان ئەجری سیلەی ڕەحم من خۆزگە ئەم کەلیمە بگەیشتە هەموو مسلمانێک خەڵک لە هەڵەتێک گەیشتووە لە سیلەی ڕەحم وا ئەزانێت سیلەی ڕەحم بەس ئەوەیە لە جەژنا لە مناسبەتێکا سەردانی خزمەکەت بکەی ئەرەکاکە چۆنی دەنگ و باسان ماڵ و منداڵ باشن تەواو سیلەی ڕەحم مانایەکی فراوانتری هەیە کە لە تنگانەیە بە کەڵکی بێی یارمەتی بدەی سەدەقەی بیتێ زەکاتی بیتێ لە خۆشیە دڵخۆش بی لەگەڵیا لە ناخۆشیە سەردانی بکەی بۆ یەکێ لە حکمەتەکانی بەخشین
بە دەوروبەر و نزیک و دراوسێ و خزم وانە دائی حەسەد و غیرە و بغض و شتانە نایڵێ. ئێستا کەسێک هەیە بە نمونە ئەگە دراوسەیەکی هەبێت دەوڵەمەند بێ پارەدار بێ کەس خێری لێ نەبینێ ڕۆژی حیوانی نەکا بە قوربانی دراوسێک ئیسفادەی لێ نەکا کەسێک دڵی کەسێک خۆش نەکا خەڵگەڵەتی وەڵی خوالی بسەنێتەوە کەس ئیسفادەی لێ نابینێ. بەڵام ئەو کەسێک کە خێرەکە چاوی لە دراوسێ بێ چاوی لە فەقیرە بێ قوربانیەکە خێرەکە عەقیقەکە خەڵکەڵێکی خوا ئەو نەیتری باتیە خوا زیاتی بەسەر بڕژێ حقد نامێنێ بغض نامێنێ کینە نامێنێ. بۆیە بەڕاستی ضرورە هەموو کەسێک لە دەوروبەر و خۆی دەست پێ بکە لە فەرمودەشا هاتووە کە چارەسەری بەڵاو و ناڕەحەتی و نەخۆشیەکانتان بکەن بە سەدەقە و بە خێر. بێگومان یەکێ لەو شتانی کە ناڕەحەتی و ناخۆشیەکان لەسەر ئینسان هەڵەگرێ و نەخۆشیەکان لەسەر ئینسان دوورەخاتەوە دەوایەکی معنەویە کە بریتیە لە بەخشین پێغەمبەری خوا فەرمووی داو مەرضاکم بالسەدەقە نەخۆشەکانتان تیمار و چارەسەر بکەن بە سەدەقە. ئەمە شتێکی مجەڕەبە 1000 ساڵ پێش ئێستا تاقی کراوەتەوە تا ئێستا خەڵکە بۆ زۆر نەخۆشی خراپی هەبووە بەخشینێکی چاکی کردووە لەوەی کە خۆی خۆشێوێ لەوەی کە حەزی پێیەتی بەنیەتی ئەوەی کە خوای گەورە بەڵایەکی لە کۆڵ بکاتەوە نەخۆشیەکی لە کۆڵ بکاتەوە خوای گەورە وەڵامی داوەتەوە و چارەسەری بۆ هاتووە وەکو موعجیزە شتی وا ڕووی داوە. زۆر باشە مامۆستا باوەڕ بەخۆنەبوون و چاولەگەری کە مرۆڤ دەخاتە ژێر کاریگەریەوە کە حەساتت بە چواردەوری باد وەک لاساییکردنەوە چ کاریگەریکی دەبێت لەسەر هەژاری وەگەوەی کە کەسێک حەسوودی بە کەسێکە بات چاولەگەری لەسەر شتێکە کات کە ئەو لە تواناشیانی و بەڵام هەر ئەشیکات خۆی خاتە ژێر باری قەرزێکی زۆرە و دوجار تووشی هەژاریەکی زۆرە بێت. بەڵێ وڵای ئینسانە بێت یعنی یەکێ لەو شتانی کە بەڕاستی هەموو زانەکان باسی لێوەکەن بە موسڵمان و غەیری موسڵمان کە ئاسوودەی بۆ ئینسان دەسەبەرەکە کە بێتە مای ئەوەی کە ئینسان بەختەوەر بێت تا ڕادەیەک وەکو هۆکارێک لە ژیاندا ئەوەیە کە قەناعەتی هەبێ و بە پلانی خۆی ئیش بکات. قەناعەت هەبێ بەو بەشەی کە خوای پەروەردگار پێبەخشیوە ئەمە مانای وانە کار نەکا هەوڵی باشتر نەدا هەوڵی دەوڵەمەنی نەدا هەوڵی پارۆ سەرۆت و سامان نەدا نەخێر. بەڵام باسمان لەوەیە کە ئینسان ئەو ئەندازەی کە خوا پێبەخشیە قەناعەتی پێ هەبێ و چاو نەبڕێتە ماڵی خەڵک. ئینسان لەگەڵ ئەوەدا نییە کە خەڵک چاو بڕێتە خەڵکانی تر ئەبێت چاو بڕێتە خەڵکانی تر بۆی کە تۆش داهاتت هەبێ تۆش تەجروبەی تازە فێربی تۆش دەستکەوتی تازە هەبێ تۆش هەوڵی باشتر بدەیت نەوەک بۆ ئەوی کە طبعا تعریفی حەسەد بۆ کراوە تەمەنی زەوات نیعمەت الغەیر ئینسان تەمەناو بکە کە فڵان کەس ئەو نیعمەتەی نەبێ ئەگینا تۆش حەزکەی وەکو ئەو تەبێ ئەمە شتێکی خراپ نییە وەکو ئەڵێن ئەمە هەر بۆ خۆشی گەرمە کۆڵێن سوالکەرێک کاتی خۆی لە کۆنا بەناو بازارە گەڕاوە طبعا بازارێ و کاتە شوێنێکی مەحدود و دیاری کراو بووە هەموو خەڵک لەوێ بوونە هاواری کردوێتی یا ڕەبی خوایە بەقەت فڵان کەسم پێ ببەخشی خوایە بەقەت فڵان کەسم پێ ببەخشی نە ڕۆژێ نە دوانە مەشتی بڵاو بوویەوە کابرا ڕۆژی یەقەی پێگەت وتی ئەرە کاکە تۆ چیت داوە لە من بۆ خاتری خوا ئەی کاکە تۆ بۆ حەیای منە بەی ئێوتی کاکە من خۆ نەموتوە خوا لێت بسەنێتەوە تومە خوایە بەقەت ئەوم بیتی کابرا ئیتر لێی گەڕا نەخێر ڕۆژێکی دوان سیانی تر کابرا بەدەنگی بەرز هاوارێک نا ئەو بازاڕە یا ڕەبی خوایە بەقەت فڵانە کەسم بیتێ کابرا وتی کاکە تۆ ڕۆژانە چەندێ پەیاکەی وڵام ڕۆژانم ئەوە نییە وتی کاکە ئەوە ڕۆژانەکەت هەتا ئەوەنە ساڵی تر بەس وازم لێ بێن و ناوی من مێنە بەو ڕێگەیە پارەیەکی زۆری بۆ خۆی کۆ کردەوە جا ئینسان نابێت تەمەنای ئەو کاکە خەڵک ئەو نیعمەتانی لێ بسەنجێتەوە ئەبێ حەزکەین هەموو خەڵک لە ئاسوودەیە بێ بەتایبەت لەم بەرەجەژنانەیە و لەم کاتەیە کە کاتی ئەوەیە کە خەڵک دڵی خۆش بێ ئەگەر مۆڵەت هەبێ جگە لە بەخشینی ڕەها ئەبینی زەکات زۆربەی خەڵک لە ڕەمەزانایدا ئەبینی سەرفترە دانراوە هەر خودی سەرفترە بۆ دانراوە طهرة للصائم من اللغو والرفث وطعمة للمساكين نانێکە بۆ فەقیر و هەژارەکان بۆی هەموو خەڵک لەو ڕۆژەیە دڵی خۆش بێ نانی جەژنی هەبێ دڵی لای ئەوە نەبێ ئەو وڵات نان نییە چێشت نییە گۆشت نییە خۆ تەزانی ئێستا پێداویستی جەژنیش مامۆستا باز لەوە دەکرێت کە سەرفیترە دەبێت لە شەوی جەژندا بدرێت ئەم شتە تا چەند ڕاستە منەگەر بموێ سەرفیترەکەم بەم بە هەژارەیەک بۆەوە ئەمێکە بۆ جەژن ئیسفادەیەکی لێ بکات سوودێکی لێ وەربگرێت بەڵام هەندێک کەس دەڵێت دەبێت شەوی جەژن بدرێت ئەمە تا چەند ڕاستە مەرج نییە لا شەوی جەژن طبعا زانایان باسییان کردووە لە نیوەی ڕەمەزان بە دواوە ئەتوانرێت زەکاتی سەرفترە بدرێت بەڵام باشترین کاتی ڕۆژێک 2 ڕۆژ پێش جەژنە وەکو لە سەردەمی پێغەمبەری خوا هاتووە لە فەرموودەی صەحیحە کە 2 ڕۆژ پێش جەژن دەریان کردووە ئەگەر کەسێ بڵێ 2 ڕۆژ پێش جەژن درەنگە من ئەڵێم نەخێر درەنگ نییە لەبەر ئێستا لە هەموو گەڕەکیەکانە
هەفتە بازار هەیە سۆپەرمارکێت هەیە بازار نزیک بووتەوە بە 2 ساعت ئینسان توانێت بچێت شەوان تا 1 و 2 جاری وایە مرۆڤ ئەوە هیچ فەقیریەکە بەڵایەکە و لەسەری کۆبووتەوە لە لایەک تریشەوە منداڵەکانی بچووکن و هەتیون بە تەنگەوە بوونی ئەمانە زیاتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ دەست بەسەر هەتی با بێنن زەردەخەنە هەم بەرامبەر بکەن نازیان بدەنێ ئەمە تا چەند بۆونەیەکێکی ترە لەو پێداویستیان پێویستەمە لە جەژنا بەرامبەر بە دراوسێ خزم و کەسوکار ئەوەی کە بوونە لە نازی باوکیش بێ بەشە و لە سفرەی ڕازاوی جەژنیش بێ بەشە خۆی حقیقەتێک هەیە ئەو کەسانە یعنی هەرچەنێ لە خۆشییا بن هەرچەنێ پێداویستەکانی ژیانیان بۆ دابین بکرێت جێگەی ئەو نازە پڕ ناکرێتەوە ئەوە ڕاستیەکە بەڵام لانی کەم ئێمە هەوڵ بین خەمەکان نەبێتە چەند خەمێک ناڕەحەتیەکان نەبێتە چەند ناڕەحەتیەک ناخۆشیەکان چەند ناخۆشیەک نەبێ هەوڵ بدەن بە تایبەت ئەوانەی کە منداڵی بێنازن مناڵی بێ باوکن ئەوانەی کەم ئەندامن ئەوانەی بێوەژنن ئەوانەی کە لێقەوماون ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بە تایبەت لەم ڕۆژانەیە هەوڵ بدرێت دڵیان خۆش بکرێت بەڕاستی کردەوەیەکی زۆر گەورەیە و بەڕاستی وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بچم لەگەڵ برایەکی مسلمانە ئیشێکی بۆ ڕاپەڕێنم کارێکی ناڕەحەتی لەسەر ئاسان بکەم پێم خۆشترە لەوەی کە یەک دانە مانگ لە مزگەوت تا من عیبادەتی خوا بکەم وی ئومێد دەکەم ئینشاءڵڵا ئەو چینانەش لەبیر نەکرێن ئەو چینانەش لەبیر نەکرێن بە تایبەت مناڵانی بێباوک بێسەرپەرشتیار بەڵکو ئینشاءڵڵا لەم مانگەیە و لەم ڕۆژانەیە ئەوانیش دڵیان خۆش ببێ و ئەوانیش لە شادی و خۆشیان بن زۆر سپاس دەکەین مامۆستاگیان خی گەورە پاداشتی بەخێرداتەوە سپاس بۆ پەی بەجوانەکان خۆشەویستانم بڕگەی ڤیدیۆکانی ئێوە بڕگەیەکی ڕۆژانەی بەرنامەکەمانە کە ئێوەی ئازیز و خۆشەویست لە ڕێی ژمارە مۆبایلی 1950 کە تەلێگرام و ڤایبەری لەسەر دەتوان وێنە و ڤیدیۆ و دیمەنە سەرنجڕاکێشەکانی ژیانتان یا ڕۆژانتان بە مۆبایلەکەتان بۆمان بگوازنەوە تا لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام و لە بەرنامەی پەیامی ڕۆژ ئێمەش و خۆشتان و بینەرانیش بینەری ببن گەنجێکی خۆشەویست دیمەنی دانیشتنی شەوی قەدری پیرۆزی لە مزگەوتی عومەری کوڕی خەتاب لە شاری هەڵەبجەی شەهید بەڕێز کاک دڵشاد جەمال بۆی ناردوین لەگەڵ گۆرانیەکی ئاینی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە بۆیان ناردوین پێکەوە بینەریان دەبین و پاشتر دێنە وەلاتە بكت العيون على وداعك حرقة كيف القلوب إذا رحلت ستفعل فعساك ربي قد قبلت صيامنا وعساك كل قيامنا تتقبل إن كان هذا العام أعطى مهلة هل يا ترى في كل عام يمهل لا يستوي من كان يعمل مخلصا هو والذي في شهره لا يعمل رمضان لا تمضي وفينا غافل ما كان يرجو الله أو يتذلل رمضان لا أدري أعمري ينقضي في قادم الأيام أم نتقابل يا نور الهلال أقبل تعال فالشوق طال والقلب سما نحو السماء مترنما لا تنقضي أنت للروح دواء رمضان 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 يا حبيب
خۆشەویستانم کۆی بڕگە و بابەتی بە ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشکرا ومێدەکەین جێ ڕەزامەندی خوای گەورە و ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێ بە بڕگەی کابانی ماڵ کە لەلایەن خات و فەزیلە جەمالەوە بە سپۆنسەری بەرەمەکانی دۆلفینسی پێشکەشتانێکە کۆتایی بە بەرنامەکەمان دێنین و تا بە گەشتنەوەیکی تر بە خوای گەورە مێرەبانتان ئەسپێرین و سپاس بۆ هاوکارم شەیدا خواتان لەگەڵ سپاس بۆ تۆش خواتان لەگەڵ سڵاو بە ڕێزان خۆشەویستان من فەزیلە جەمالم شارەزا لە بواری خواردن و چێشلێنە پێ خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی کابان دێمە و خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بەرنامەکە ئێمە بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسیا کە خاوەنی چەندین بەرهەمی وەکو برنجی دەنگ خڕ و دەنگ درێژ نۆک و فاسۆلیا و بڕوێش و دۆشا و زەیت و چەند بەرهەمێکی دیکەیە ئەو بابەتانی ئەمڕۆ من ئەمێ بە بەرهەمەکانی دۆلفینسی بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستی ئامادە بکەم شفتێک ئامادە ئەەکەم بە بڕوێش بەکارهێنم لە بری ئار لەگەڵ قیمەیان شفتێکی پێویستەکەم هەروەها بە نۆک و بە ساوەریش زەڵاتەیەکی جوان دروست دەکەم سەرەتا لە دروستکردنی من شفتەکەەوە دەست پێەکەم کە هەویری شفتەکە ئەشێرین چەند سەوزەواتێکم پێویستە بهێک لەوانە تەرخونە بێ ئەم لاسکەی زۆر ئەستورە لێ بکرێتەوە تەرخونم پێویستە معدەنووسم پێویستە لەگەڵ نعنایە ئەمانە بۆ شفتەکە بەکارهێنم هەروەها پیازیشم پێویستە و قیمە و بڕوێشیش بەکارهێنم سەرەتا لە دەستپێکردنامە سەوزەکان بە وردی ئەچنم ئەبێت سەوزەکان زۆر ورد بجنین ئەوەشمان بیر نەچێت بابەتی سەرەکی ئێمە لەم بەرنامەیە لە دروستکردنی شفتەیە بڕوێش بەکارهێنم لە بری ئارد و ئەتوانی ئارد بەکاربێنی ئەشتوانی بڕوێش بەکاربێنم بەڵام بڕوێش لەگەڵ قیمەیە تامێکی زۆر خۆشیە شفتێکی ناسک دروست دەکە کە ئەشتوانی ئەو شفتەیە دروستکەیت و لە فرێزەرا هەڵیگری هەر کاتێکە کە پێویستی پێ بوو ئەتوانیت دەریکەی لە فرێزەرا تەنها سوورکردنەوەکەی لەسەر توانکە ئێستا من تەرخۆنم لە بەردەستایە لەگەڵ معدەنووسە لەگەڵ کەمێکیش لە نعنایە بۆ بوون خۆشکردنی زیاتری من ئەم سەوزەواتە بەکارهێنم سەوزەی زۆر من لە بڕوێشە لە دروستکردنی شفتیا بەکار نایەنم چونکە نامەوێت تامی قیمە و بڕوێشەکەم لە دەست بم بە سەوزەوات چونکە بەکارهێنانی سەوزەی زۆر تامی شفتەکە نایەڵێت لێرەشەوە من ئاوم کوڵاندووە بۆ ئەوەی ساوەرەکەی تێکەم طبعاً پێشووتر من نۆکەکەم کوڵاندووە کوڵاندنێکی تەواو یعنی ئێستا کە بیخۆی لە ژێردان تا هەز بە ڕقی ناکە یعنی تەواو نەرم بێت ئەو نۆکە ئەنجە ئەکرێتە زەڵاتە بەڵام ساوەرەکە یەک دوو قوڵپێکی بەسە زۆر کوڵاندنم ناوێت هەتا کەرەستەکانم ئامادەکەم شفتەکەم تەرتیبەکەم بخۆش ساوەرەکەشی بە ئاسانی ئەکوڵێت ساوەرێکی جوانە پێویست بە چنین ناکات یعنی پێویست بە بژاردننی ناکات چونکە زۆر پاک و خاوێنە طبعاً من لێرەیە نیو کوب لە ساوەر بەکارهێنم نیوکوب ساوەرم بەکارهێنا تقریبا نیو کەوچکی چاخوێشی تێکەم نەوکەکەشم هەر بەخوێەوە کوڵاندۆ بۆی خاو دەرنەچێت تا ساوەرەکەی من ئەکوڵێت لێرەیە من سەوزەکانم وردەکەم کە دەسەی شفتەکەم ئامادەکەم وتم ئەبێ زۆر بە وردی بیجنین ئێمە بڕوێش عادەتەن لە کوردەواری خۆمانە زیاتر کفتەی پێ دروست دەکەین بەڵام لە دروستکردنی شفتەیە بەکارێت لە دروستکردنی مقەبیلاتە بەکارێت ساوەریش دائیمەن ساوەرێکی سووریان سوی پێ لێ ئەنین ئەتوانی بیکەی بە زەڵات ئێستا من زەڵاتێکی زۆر جوانی پێ دروست دەکەم بە سەوزەوات و هەرچیەک لە بەردەستما بوو لەگەڵ بەهاراتە تێکەڵی ئەەکەم بەڵام ساوەرەکەی پێشووتر بۆ ئەقڵێنی لەبەرەوەی ساوەر دەنگۆڵەکانی لە بڕوێش گەورەترە ڕقترە پێویست بە کوڵاندنەکە هەوڵ ئەیەم زۆر بە وردی بیچنم بەم شێوە هەر گەڵاکانی کە گەورە بوو لێکی جیاکەمەوە دووبار بیچمەوە من لێران پیازی سپی بەکارێنم ئەمیش ئەبێ زۆر بە وردی بیچنین
تا بتوانم ورد بیجنم جوانتر دەرەکەوێت لە زەڵاتەکەیە لە ناو شفتەکەیە لە ناو زەڵاتەکەیە جنینەکان ئارەزوی خۆتە بەڵام بۆ شفتە هەتاوەکو ورد بێت جوانترە لەبەر دەن کۆڵەکانی گەورە بێت لە کاتی سوورکردنەوەیە یەنە دەرەوە ئەجا پیاز نازکە زووتر ئەسووتێت شێوازی شفتەکە ناشیرینەکە ڕەنگەکەی تێکەیەت. ئێستا من کەرەستەکانم جنی لە پیاز تەڵام یەک پیازم بەس بۆ سەوزەواتم تێ کرد هەروەها یەکێک لەو سەوزەوانی کە شفتە لە خواردنەکانی کە جیا ئەکاتەوەکە ئەم قیمی شفتە لە کەباب یاخود لە قیمی کە بەکارین بۆ خواردنەکانی کە و جیاواز بێ بەکارهێنانی جاترەیە جاترە تەڵەن ئەم جۆرە جاترەیە دوو نەوەمانەیە هەمانە جووتیارەکانی خۆمان ئەینێژن کشتتوکاڵی بیەکەن هەشمانە لەسەر شاخۆکیەوە یعنی من ئەم جۆرە جاترانە هی سەر شاخۆکیەوە تەڵام بۆن و بەرام و تامیکی خۆشتری هێوەک لە جاتری ئاسایی بەکاری ئێن ئەمە لەگەڵ یەک کەوچی چێژ لە دۆشاوی تەماتە لە بەرێ بڕۆژ بەکاریم دۆشاوی تەماتم پێویستە بیبەری تونیش زۆر پێویستە نیو کەوچکە چای ئەوێت زیرە کەوچکێکی چای پڕمان پێویست ئەبێت هەروەها خوێش بەکارهێنین خوێکە قیمەکەمان تێکرد بەپێی ئەوە بەکاری لێرا کیلۆ قیمەم بەکاری هێناوە بۆ ئەم کیلۆ قیمەیە یعنی خوێ بە قیاس ناکەم خوێ لەگەڵ تونیە ئەم شتانە تو ئارەزوی خۆت کەوتە ئەتوانی بەکاری نێنیت ئەو تونیەکە من وتم ئەتوانی زیاتر ئەتوانی کەمتر من بە پێی تەبیعەتی خێزانی خۆت کەوتە بەڵام هەم زیاتر ئەم جۆرە ئیشانە بەم جۆرە خوێ بەسەرەکەم تقریبان کەوچکێکی زەڵاتەی پڕی کرد ئێستا من ئەم کەرەستانە هەمووی بەدەست ئەشێلم ئەبێ ئەو کەرەستانی تێکەڵم کرد لەگەڵ قیمەکەیە هەمووی یەک بگرێت و تێکەڵیش بێت لێرا بیرمان نەچێ ئێمە بڕوێشمان ئەبێت بەڵام بڕوێشەکە جارێت تێکەڵی ناکەم هەتا کەرەستەکان هەمووی بە یەکەوە یەک ئەگرن ئێستا ئەم بڕوێشە لەگەڵ ئەم قیمەیە هەڵ ئەشێلم لەبری ئەوەی من ئارد بەکارمێنم بڕوێشم بەکارهێنا ئێستا من هەویرەکەم ویری شفتەکەم تەواو شێلاوە هەتاوەکو زەڵاتەکەم ئامادە ئەکەم کەمێک بڕوێشەکە نەرم ئەبێتەوە لە ناو قیمەکە ساوەرەکەم کوڵاند تەواو نەرم بوویەوە دەنگۆڵی ساوەرەکە ئێستا کوپێک ئاوی ساردن پێویستە بێ چونکە بە گەرمێکە تێکەڵی سەڵ زەڵاتەکەی بکەم زەڵاتەکەمان تێکەیە پیاسی ئەم کەرەسانە کە چەندێک خەیار بەکاربێنی یاخۆ چەندێک گێزەر بەکاربێنی چەند تەماتە بەکاربێنی ئەو شتان ئارەزی خۆتە تەڵام من لێریا تەماتە بەکار نایەنم تەنها خەیار و گێزەر و پیاز و سەوزەوات بەکارم لەگەڵ نۆک و بڕوێشە زۆر وردی ناکەم ینی وردکردنەکەی بەم شێوازە بەسە تو ئارەزوی خۆتە ئەتوانی ورتر بیچنی ئەتوانی گەورەتریش بیچنی یاخۆت بە قاشقاش داینێ ئەمانە هەمووی سەلیقە و خواستی خۆتە خەیارەکانم جنی هەموو یەکەمە ناو دەفرێکەوە لە بەردەستمادای ئەنێم هەروەها گێزەرم پێویستە بێت گێزەرەکەش بەقەدەر خەیارەکان ورد ئەکەم بەکارهێنانی تەماتە بیبەر ئەمانە ئارەزوی خۆتە بەڵام هەر سەوزەواتێک و جۆرە کەرەستەیەکی بۆ بەکاربێت ئەم سەوزەیە وا خۆشترە تەماتی تیانەوێت ئەمە گێزەرەکەشم جنی من لێرا پیازی سوور بەکارێنم لەبەر ئەوەی ڕەنگێکی مۆر ئەم حەزەکەم ڕەنگی مۆریشی تیا بەکاربێنم
هەروەها پیازی سپی زۆر تون دەرەچێ بۆ ناو زەڵاتە لە برەوە بەکارینێنم ئەم تامی شیرینترە و ڕەنگی مۆری جوانە لە ناو زەڵاتەیە حەزەکەم هەموو ڕەنگەکانی تیاوێت. پیازەکانی شمجنی ئێستاویشی تێکەڵەکەم ئان لێریا بێن پیازەکان لێکی هەڵوەشێنمەوە بۆی دانەدانە بۆسە بە تۆپڵ بەردان نەکەوێت ئەوم جۆرە بەدەست ئەو پارچانە و قاژانەی لێک جاکەیتەوە. لە سەوزەکانە من نعنا سەرەکی ترین سەوزەمە لە ناو زەڵاتەیە بەکاروێنم چونکە زەڵاتە بە تامی نعناوە خۆشە بە تایبەتی کە خەیار و تەباتی تیابوو هەر زەڵاتی خەیار یاخود تەماتی تیابوو من نعنای بۆ بەکارێنم. سەوزەکان زۆر ورد ناکەم چونکە مەبەستێکم سەوزەیە لە ناو زەڵاتەیە زۆر گەورەش نەبین ئاسایە. تەرخون بەکارهێنم هەروەها معدەنووس بەکارێنم من لاسکی معدەنووسەکە یاخود کەرەوز بێت فەرقی نیالەیەکی ناکەمەوە. هەروەها توور و گەڵای تووریش بەکارێنم گەڵای تووریش زۆر بەتەمە هەر هەمویان من بە یەکەوە ئەجن. لاستەکانی وتم فڕێنایم تەنها لاستەکانی هەوڵێم کەمێ ورتر بێت لە چاو گەڵاکەیە. گەڵاکە کەمێک گەورەتر ئەجنم ئەمەش لە سەوزەکەمان تووریش بەکارهێنم زیاتر توورە سوورە وردەکان زۆر وردی ناکەم ئەمەوێت جوانی توورەکە دەرکەوێت ئەوەم شێوەیە قاشەکە. هەوڵێم قاژەکانی زۆر تەنبێت بەچەند توورە سوورە وردانە زۆر ناسکەم ئەزیەتیدان نایە. ئەمە لە سەوزەڵاتەکەم هەمووی مجنی لێرەیە دای ئەنێم بە دەستێکەڵ یەکەم هەموو ڕەنگێکی تیایە لە مۆر لە مۆری تۆف و کاڵ لە سەوزایی هەر هەمووی تایە. ئێستا من ساوەرەکەشی تێەکەم کە کوڵان و پاڵاوتم لەگەڵ نۆکە نۆکەکەشم تێکرد هەروەها ساوەرەکەشم تێکرد. لێرا من چەند کەرەستەیەکم پێویستە بێت من لە زەڵاتەکانی کە لە کاتی سفرەیە ترشی و توونی و چوری بەسەراکەم بەڵام ئەمە لە برێ نۆکی تایە و ساوەریشی تایە. ئێستا شتەکانی بۆ زیاد دەکەم بۆی تام و چێژی خۆی هەڵگرم. زەیتی زەیتون سێ کەوچکی چێشت بەکارێنم. بیبەری تون لە برێ مناڵ زۆر نەیخوا لە زەڵاتەیە حاڵ تقریبان نوکی کەوچکە چاک هەرەوە تامێکی تونی بات بەسە ئاوی لیمۆ تقریبان 2 کەوچکی چێشت ئاوی لیمۆی ئەوێت. خوێمان بیر نەچێت کە دەستەی سەرەکیمان خوێش تقریبان کەوچکێکی زەڵاتە زۆری ناوی لەبەر ئەوەی ساوەرەکە لەگەڵ مۆکەکە هەردووکیان من بە خوێ زەردم کردن زۆری ناوێت. ئەمەش لە زەڵاتەکەمان ئامادە بوو سەری ئەمیشدا ئەپۆشم ئەی خەمە ناو سەلاجەوە هەتاوەکو شفتەکان سوورەکەمەوە. زەڵاتەکەم ئامادەکردمە ناو سەلاجەوە تاکەمێ بڕێشەکە نەرمە بێتەوە لەگەڵ خەیار و سەوزەڵاتەکەیە. ئێستاش ڕۆنم گرم کردەوە شفتەکەم دروست دەکەم. وتم بڕێشەکە نەمان خوسان چکە خۆی ناسکە لەگەڵ قیمەکەیاوە پیاز و سەوزەوات و دۆشاوی تەماتەکە بۆ خۆی نەرم بوویەوە. ئێستا شفتەکەم ئامادە ئەەکەم. ئەم شفتە زۆر بەتام و خۆشە لەبەر ئەوەی سەوزەڵاتێکی بۆن خۆش بە تایبەت جاترەی تایە جاترە بە زمانی هەورامیش حەزبێلەی پێ ئەوترێت بەڵام من هیچیەوەم بەکارهێنا لەبەر تام و بۆن و بەرامی خۆش بوو. لێرەیە بڕێشەکەەوە لە قیمەکە ئەکا یەک بگرێت هەڵناوەشێتەوە تەنها ئەوەنە گرنگی بین بەڕێکردنی لاکانی لەبرەگە شفتە ئابم شێوازە لاکانی تیژ بێت ئەمانی ئەسووتێت و
و ناوەڕاستەکەی کاڵ دەرەچێ هەمیشە هەوڵ بین تۆزێ بە گورجوگۆڵی دروستیکە لەبەرە ڕۆنەکەمان نەسووتێت و لێوارەکانیشی ڕێکنەوە ئەتوانین تو بە شێوەی درێژکۆلەی دروستیکەی هێلکەی بەڵام هەمیشە من شفتەکانم بە شێوەی بازنەی حەزەکەم خڕبێت ڕۆنەکەش زۆر ناسووتێنم کە یەکسەر هەڵ و زیێدانی لایەکی بەشی سەرەوەی بسووتێت و ناوەکەشی کاڵ بێت. زۆر گەرم نییە بەم شێوازەی کەمە ناوێ ئەجا نێڵم بە تەواوی لایەکی سوور بێت و ئەجا هەڵی گەڕمەوە بۆ دیوە لە سوورکردنەوەی شفتەیە تۆزە وردەکاریمان ئەوێت ئەبێت تەواو لایەکی سوور نەبێتەوە هەڵی گەڕێتەوە بەو لایەوە دووبارە و سێبارە جاری وایە من دووجار تا سێجار شفتەکە هەڵە گەڕمەوە بۆ ئەوەی بە ئیستراحەت ببرژێ وای لێبێت بەشی ناوەشی ببرژێ بەڵام ئەگەر لای یەکەمی وازی لێبین تاعتاڵ سوور ئەبێت و دوای هەڵی گەڕیتەوە بەشی ئەو جیوی کاڵ دەرەچێت ناوەکەی کاڵ دەرەچێت و دەرەوەشی ئەسووتێت ئابەم جۆرە ئێستا من نەمهێشتووە تەواو سوور بێتەوە لە نیوەی سوورکردنەوەکە هەڵم گەڕایەوە ئەتوانی ئەم شفتانە دروستکەی بکەتە ناو قاپێکی سەفەری یاخود ستیلەوە فەرقی نییە بە نایلۆنێکی فاڵکن سەرەکەی داپۆشی بیخیتە ناو فرێزەرەوە هیچی لێ نایێنێت لەبەر ئەوەی ئاوی پێوە نییە وشکە دوایی لە کاتی سوورکردنەوەیە کە لە فرێزەر دەرەکرد عەزیەت هەنایە تەنها چارێکی 20 دقیقە پێش کاتی سوورکردنەوەی خۆی لە فرێزەر دەریکرد بەم شێوازە دووجار تا سێجار من شفتەکە هەڵە گەڕمەوە ئەمە جاری دووەمیەتی ئەم شفتێ ئەنجا ئێستا بە جوانی سوور بوویەوە شفتەکەم تەواو سوور بوویەوە بەم شێوازە ڕۆنەکەی ئەگرم کلێنز ناخەمە ژێوی چونکە زۆر ڕۆن هەڵ نامژێەوە وەکو شفتەی سەوزەوات نییە وەکو کولەکە و بانجان و پەتاتە ئەو جۆرە بابەتانە زۆر ئەو نایەتەوە ئەنی چەوری زۆر هەڵ نامژێت ئەم جۆرە بە تااقەت شفتەکان هەمووی سوور ئەەکەینەوە وتمان دووجار شفتەکان هەڵەگەڕینەوە بۆ ئەوەی سوور بەدێسم لایەکی برژاوە برژاوی تەواو ناو لە نیوە برژاوی ئەنیمەی لەو کاڵە هەڵێگەڕم بۆی لاکەی کەشی سوور بێتەوە اینجا ئاگرەکەشی مامناوەند بێ ئەگەر زۆر بێت بەشی سەرەوەی ئەسووتێت و ناوەکەی کاڵ دەرەچێت وردە بەم شێوازە من سوود یەکەمەوە تەنها ئەبێ ڕۆنێکی زۆری تیابێت بۆی شفتەکە لایەکی نەسووتێت و لایەکی کاڵ بێت ئەگەر لە کاتی سوورکردنەوەی کەرەستەکانە چ پەتاتە بێت باینجان بێت یاخود ئەم جۆرە شتانە شفتە بێت ئەگەر ڕۆنەکەی زۆر بێت بەشی ناوەشی جوان سوور ئەبێتەوە من ڕۆنی ئەم شفتەیە خەسار ناکەم لە سوورکردنەوەی تەماتە لە دروستکردنی برنجی سوورە یاخود برنجی ڕەشە ڕۆنەکەی بەکارێنم بەڵام نابێت زۆر بمێنێت و یانی هەر لە یەک ڕۆژە ئەبێ بەکاری بێنیت شفتەکەم تەواو سوور بوویەوە تۆزێ بە کۆچکو چەتاڵ
ڕۆنەکەی ئەگرم زیاترە. بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی کابان کۆتامێنا باڵقی ئەمڕۆی بەرنامەی کابان کە دوو بابەتم دروستکەیەکیان شفتەی قیمە و بڕوێژ بوو کە لە بری ئارد من بڕوێشم بەکارهێنا زۆر بەتام و چێژە لەگەڵ شفتەیە هەروە بکەچەبەوە بەتامترە خواردنی لێرەشە زەڵاتێکم دروست کردووە ئەم زەڵاتەیە ساوەر و نۆکم بۆ بەکارهێناوە کە حەزەکەین زەڵاتەکانمان بگۆڕین هەرجارە شتێکی تێکەین هەروەها لەبەر ئەوەی سەوزەی تەرخونیشم بەکارهێنا بە خواردنەوەی تەرخونەوە زۆر بەتامتر دەرەچێم هیوادارم سوودتان لە بڕگۆ بابەتەکانی من وەرگرت بێ بەرنامەکە ئێمە بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسیا تا بەرنامەیەکی کە ئەڵلقەیەکی کەی بەرنامەی کابان بەخواتانە سپێرم خواتانە